بینەرانی عزیز سڵاتان لێبێ بەیانیتان باش ئەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نێو بە یارمەتی هاوکارەماتینەوە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست هیوادارین تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان بەدڵی هەموو لایەکتان بێت و هەموو لایەکتان لەشساغ و تەندروست باش بن. خۆشەویستان لە بەرنامەی ئەمڕۆژماندا لەسەر دوو بابەت قسە دەکەین کە بابەتی یەکەمان یان تەوەری یەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر گرفتە تەندروستیەکانی ددان لە کاتی کۆرۆنادا یاخود بڵین لە کاتی مانەوەمان لە ماڵدا. بۆ پێکە وانزیک ئەبێتەوە لە مانگێک سەرجەم کلینیکەکان داخراون هاوڵاتیان لە پێناو پاراستنی خۆیان و ئازیزان و کەسوکاریانە لە ماڵەوە ماونەتەوە. ئەم مانەوەیە لە ماڵە باز لەوە دەکەین ئەگەر گرفتێکی تەندروستی و بەتایبەتی باز لە گرفتی تەندروستی دانەکەین چونکە تەورەکەمان باز لە گرفتە تەندروستیەکانی دانا. ئەگەر گرفتێکی تەندروستی هەبێت ئەگەر ئازارێک لە دانا هەبێت چی بکەین؟ لەم کاتەدا کە لە ماڵەوەین کلینیکەکان نییە ئەو ڕێگە چارانە چین کە ئەگەر بە ماوەیەکی کاتیش بێ یاخود چارەسەرێکی کاتیش بێ بتوانین چارەسەرێک بۆ ددام بکەین تا ئەو کاتێک کە ڕێگە پێدان دەبێت یاخود هاتوچۆ دەکرێتەوانێ کلینیکەکان دەکرێتەوە. لە هەمان کاتدا ئەگەر کەسێک ئازاری هەبوو یاخود ئازارەکەی بە شێوەیەک بوو نەتوانرا بە شێوەیەکی کاتی چارەسەر بکرێت یاخود دوا بخرێ چی بکا بۆ ئەوەی کە بگاتە نەخۆشخانەوە. لە هەمان کاتدا ئەو گرفتە تەندروستیانی ددان کامانن کە ناتوانێت دوا بخرێ یاخود ناتوانێت چارەسەری کاتی بۆ بکرێت و وا پێویستەکە بە زووترین کات بگاتە نەخۆشخانە. ئەمە تەوەری یەکەممان دەبێت و لە تەوەری دووەما گفتوگۆ دەکەین لەسەر پاراستنی ئارامی دەرونی لە کاتی کۆرۆنا و لە کاتی مانەوە و کەرەنتین لە ماڵەوە. بۆ پێی کە هەموو ئەم بارودۆخی کە لە ئێستادا لە کوردستان و لە عێراق و لە تەواوی جیهاندا هەیە نەئارامەیەکی لە دڵ و دەرونی هەر تاکێکی کووردا دروست کردووە. بۆیە ئێمە لەم پرۆگرامە ئەمانە باز دەکەین بزانین ئەم هەموو بارودۆخی کە ئێستا هەیە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤە. لە هەمان کاتدا ئەم ڕووداوانە یاخود کاتێک گەورەکان کە باز لەم توشبووان و یاخود باز لە هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی بە ڤایرۆسی کۆرۆنا لە بەردەم مناڵدا دەکرێت. ئەمانە چه کاریگەریەکی دەبێت لەسەر دەرونی مناڵ یاخود مناڵ چۆن بپارێزین یاخود چۆن مامەڵە لەگەڵ مناڵدا بکەین چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەدا بکەین بە گشتی بۆ ئەوەی کە دەرونمان پارێزراو بێ بۆەوەی کە دەرون دروست بین. ئەمە کوی پرۆگرامی ئەمڕۆمان دەبێت لەگەڵ چەند ڕاستەوخۆیەکدا کە دواتر ڕاستەوخۆکان وەردەگرین و زانیاری زیاتر یاخود هەواڵی ڕۆژ لە شار و شارۆچکەکانی کوردستانە وەردەگرین و چانێکی کورد وەردەگرین و لە تەوەری یەکەمی پرۆگرامەکە لەگەڵتانە بین. دەستگای مرۆیی مام لە سۆنگەی هەستکردن با بەرپرسیارەتیەوە پرۆژەی پەلەچارە لە ڕێگەی ئۆنلاینەوە واتساپ با هاوکاری ژمارەیەک پزیشکی پسپۆڕ ڕادەگەێنێت. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاتژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات. دەستگای مرۆیی مام. هاوڵاتی بەڕێز لە کاتێکدا پێویستیت بە هەر ڕاوێژێکی پزیشکی هەبوو دەتوانیت پەیوەندی بە ژمارەی ئەو پزیشکانەوە بکەیت کە لەسەر شاشەکە بە دەرکەوتون. ڕۆژانە کاتژمێرنەوەی بەیانی تاوەکو 4 ئێوارە ئەم خزمەتگوزاریە پێشکەش دەکات.
بەڵێ خۆشەویستان ئێستاش کاتی گفتوگۆکردنی تەوەرەکانمانەوە چینە لای تەوەریەکەمی پرۆگرامەکەیش گفتوگۆکردنە بێت لەسەر گرفتە تەندروستیەکانی ددان لە کاتی کۆرۆنادا یاخود بڵێن لە کاتی کەرەنتین و لە ماڵەوە بۆ پێی کە سەرجەم کلینیکەکان لە ئێستادا داخراون هاوڵاتیان ناتوانن کە ئەگەر گرفتێکی تەندروستیان هەبێت یا بڵێن گرفتێکی تەندروستی دانیان هەبێت لەبەرەوەی کە تەورەکە لە سەردانە ناتوانن سەردانی کلینیکەکان بکەن و لە هەمان کادا ڕەنگە ئەستەم بێت یاخود نەتوانن بە ڕێگەیەکی ئاسایی بتوانن سەردانی نەخۆشخانەکانیش بکەن لەبەرەوەی کە ڕێگەی هاتوچۆ قەدەغەیە ناتوانن سەردانی بکەن لەم پرۆگرامەیە باسەوە دەکەین کاتێک ئەگە گرفتێکی تەندروستی ددان هەبێت چ ڕێگە چارەیەک بگیرێتە بەر پزیشکەکان چ ڕێنماییەکی ئەو هاوڵاتیانە دەکەن کە ئەگە گرفتێکی تەندروستی یاخود ئازارێکیان هەبێت لە ددانیانە چۆن بتوانن بە شێوەیەکی کاتی چارەسەری بکەن تا ئەو کاتی کە کلینیکەکان دەکرێت یاخود ڕێگەی هاتوچۆ دەکرێتەوە بۆی کە سەردانی نەخۆشخانەکان بکەن لە هەمان کادا ئەو گرفتە تەندروستیانەی ددان کامانن کە ناتوانرێت دوا بخرێت وا پێویستەکە بە زووترین کات سەردانی نەخۆشخانە بکە بۆی کە چارەسەر وەرگێت لە هەمان کاتا باز لەوە دەکەین کە ئەرک و ڕۆڵی هونەرمەندان لەم بارودۆخەیە لە گەیاندنی ڕێنمایە تەندروستیەکانە بە هاوڵاتیان یاخود بڵێ بە هەواداران و بە بینەرانیان چی دەبێت تا چەند توانیویانە خۆیان یاخود لە ڕێگەی خۆیانەوانێ ڕێنمایە تەندروستیەکان بە هاوڵاتیان بگەێنن دڵنیام ئێستاڵێن ئاخۆ تەندروستی ددان چه پەیوەندیەکی هەیە بە هونەرمەند و یاخود بە کاری هونەریەوانێ بێگومان پەیوەندیەکی ڕاستە و خۆی هەیە لەبەرەوەی کە ئەمڕۆ میوانەکەمان دکتۆر ڕەوایە دکتۆر ڕەوا جەمال کە بەڕێزیان پزیشکی ددان و مامۆستای زانکۆ لە هەمان کاتا هونەرمەندن دکتۆر سڵاو لێبێ و بەیانیت باش بەیانیتان باش زۆر سپاس بەخدا زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر ئەگە سەرەتا لە کەرەنتینە و لە مانەوە لە ماڵەوە دەست پێ بکەین بزانین دکتۆر ڕەوا ئەم ماوەیە یاخود بڵین ماوەی مانگێکە لە ماڵەوەی چۆن کاتەکانت بەڕێ کردووە بە چیوە سەرقاڵ بوویت زۆر سپاس بۆم دەرفەتە و بە هیوای ساغ و سەلامەتی بۆ ئێوە و بۆ هەموو بینەرانیش ئاسایی وەکو هەر کەسێکی کە پابەندین بە ڕێنماییەکانەوە و لەبەر سەلامەتی تەندروستی خۆمان و کەس و کارمان وا باشترە کە کەرەنتین بینیان با بڵین بمێنینەوە لە ماڵەکانمانە و تەنها ماکە هەندێک حاڵەت بۆ کڕینی پێداویستیەک یان بۆ چارەسەری پزیشکی بێت یان بۆ داو دەرمان کڕین بێت بۆ شتێکی واگەر بچینە دەرەوە ئەگەر ناباشتر وایە هەموو پابەند بین و تا ئێستا کاتەکانە دکتۆر چۆن لە ماڵەوە بەڕێ کردەوە بەچیوە سەرقاڵ بوو وەڵا کاتەکان تێک چووە ینی کاتی ژەمە خۆراکیەکان تێک خەو تێک چووە زیاتر سەرقاڵی سیرکردنی فیلمەمیان خوێندنەوەی کتێب ئیتر لەگەڵ وەرزش بینە چۆنە وەرزش بینم زۆر باشە بەڵام ئێستا چی ئەکە یانی شوێنێک نییە ناچار ئەگەر لە حەوشەی ماڵەکەی خۆتا هەنێک جوڵە هەبێت ئەگەر ناز جوڵە زۆر کەم بووەتەوە و تام بڵێم ژەمە خۆراکیەکان زیاتر بووە ڕاستە لەوانەیە وەکو جاران ژەمەکان بە تێر و تەسەلی نەخۆی بەڵام ژمارەی ژەمەکان زیای کردووە بەڵێ پێشترە چی بۆ جێم دکتۆر پێشترە چوون بۆ جیم نزیکەی سێ مانگ دوو مانگ و نیمێک خەریک بووم بەڵام بەداخەوەش داخرە بە ئومێدیەوەی ترە بارودۆخەش تا سەر ئاوا نابێت بێگومان دوای ئەوە دەست پێکەین ئێمەش بە هیوای دکتۆر با باسێک لە ڕۆڵی هونەرمەندان بکەین بزانین هونەرمەندان بەگشتی و دکتۆر ڕەوا بە تایبەتی کە لە پرۆگرامە لەگەڵمانای تا چەند توانیوتە لە ڕێی سۆشیال میدیاوە بێت یاخود بە هەر شێوەیەک بێت ڕێنمایە تەندروستیەکان بە بدەیت بە هاوڵاتیان و بە هەواداران و بە گوێگرانی بەڕێزت ئەرکی سەرشانی هەر کەسێکە لە هەر بوارێکە کارەکات بتوانێت ڕۆڵێکی ئەرێنی ببینێت لە هۆشیارکردنەوە یان با بڵێن ڕێنماییکردنی چواردەورەکەی خۆی و بەش بە حاڵی خۆشم ئەوانەی توانی بێتم لە تۆڕەکانی سۆشیال میدیاوە ئامۆژگاری و چۆنێتی شتنی دەستەکان و مەسەلەن ئەو ڕێنوێنیە سەرەتاییانەی کە لە میدیاکانە لە هەموو لایەکۆ بڵاوەکرێتەوە بۆ هۆشیاری تەندروستی تاکە زۆر گرنگە لەم کاتەیە و لە هەمان کاتیشا پێویستە کار لەسەر باری دەرونی تاکی کورت بکرێ چونکە بڵێن و نەڵێن سترێس و
دڵڕاوکیەکی زۆر هەیە لە ناو خەڵکات و چ لە ڕووی ئەوەی کە نازان تاکەی بەردەوامە بێت ئەم بارودۆخە چ لە ڕووی ئەوەی کە ترس هەیە لەوەی کە کەس و کار و ئازیزانمان لەدەست بین بۆیە بەردەوام هەم وریا بکرینەوە باشترە بەڵام لە هەمان کاتشانە ترسێنرین هەمیشە وتومە نەترسین بەڵام وریا بین باشە لەم بارودۆخە. زۆر باشە دکتۆر بەڕێست و سەرجەم دکتۆرەکانی تریش کاتێکە بڕیاری کەرەنتینە و یاخۆی قەدەقی هاتوچۆ درا ئەو پەیوەندی نێوان پزیشکە بەڕێزەکان لەگەڵ نەخۆشەکان ناپچڕە بەڕێزت وەکو خۆت تا چەند توانیوتەوە پەیوەندی دروست بکەیتەوانەیە یاخود ئەو نەخۆشانەی کە بەشێکی کارەکانیان ماوە بۆی کە تەواو بێت چۆن توانیوتە پەیوەندیان لەگەڵا دروستکەیت و ڕێنماییان بکەیت. بەداخەوە لەم کاتەیە توان بڵێم هەنێک لە نەخۆشەکانی خۆشم کە لە عیادە تایبەتی خۆم چارەسەرم بۆ کردوون کارەکانیان لە نیوەیە بووە بەداوای لێبوردنەوە و تەمان ئەوانیش پێزانینیان هەیە بۆ بارودۆخەکە وەستانومانە کارەکان چارەسەرەکان ئەوەی کە بکرێ لێرە تەنها ئێستا ئەتوانم پێدانی چارەسەرەوەتە دەرمان چەندین نەخۆشی بەڕێز پەیوەندیان کردووە یان هەنێک کەس کە کەس و کاریان پێویستیان بە چارەسەرە لە ئێستاە پێم وتن تەنها توان چارەسەری دەرمان وەربگرن بە شێوێکی کاتی ئەو گرفتانیان بۆ چارەسەرەکات کە هەیەە و بە خۆشحاڵیشەوە لەگەڵ ڕێز و سوپاس و دەستیمان و نەبوونیانە کوشم بەڕێبەرەتی تەندروستی سلێمانی وێڕای ئەو هەموو ئەرک و سەرقاڵی کە لە سەرێتی لەم کاتەیە و بەڕێبەرەتی تەندروستی سلێمانی بەشی با بڵێن تەندروستی ددان هەردوو سنتەری پیرەمێرد و شۆڕش وابزانم ڕۆژانە لە 9 بۆ 12 نەخۆشە بینرێ بەڵام داوا ئەکەم کە هاوڵاتیان سەردانی ئەو دوو شوێنە ئەکەن بۆ وەرگرتنی چارەسەری دانەکانیان تۆزێک هەست بە بەرپرسیارەتی بکەن یعنی ئەگەر زۆر حاڵەتەکە کتوپڕ نەبێت و ئازارێکی زۆریان هەوکردنێکی زۆر ڕێگری نەکرد بێت لە ژیانی ئاسایی ڕۆژانیان سەردانی ئەو دوو نەخۆشخانیە نەکەن لەبەرەوەی لۆت قەرەباڵغی دروست نەکەن لەسەر دکتۆرە بە ڕێزەکان و بتوانرێت چارەسەریان بۆ تەنها لە کاتی پێویستە دەستەکانە خۆش بێ دکتۆر گیانەگەڕێمەوە لای بەڕێزت ئێستاش پەیامنەرمان کوردۆ عەلی لە سلێمانی و لەگەڵمان ئامادەیە کوردۆ سڵاو لێ بێ و بەیانیت باش نوێترین زانیاریەکانی ڕۆژ لە شاری سلێمانی و چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بەیانی ئێوە باش بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک لە سلێمانی گروپێکی ژنانی کارمەندانی تەندروستی خۆبەخشانە گروپێکی زۆر جوانیان دروست کردووە کە ئەم گروپە گروپی ڕشتن و دەرمان ڕێژکردنی شەقام و کۆڵان و بازاڕ و شوێنە گشتیەکانی شاری سلێمانیە کە ئەم گروپی ژنانە پێگاتون لە ژمارەیەک بەڕێوەبەری نەخۆشخانە و بنکەکانی شاری سلێمانی وە کارمەندانی تەندروستی کە خۆیان خۆبەخشانە کۆبوونەوە و دواتر لە چوارچێوەی گروپێکی منەظەم لە بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی کە سەرپەرشتارێکیان بۆ دانراوە ڕۆژانە لە بەیانیان زوو خۆیان حازر دەکەن و خۆیان بۆ ئامادە دەکەن کە هەر ڕۆژی شوێن و جێگای کە بۆیان دیاری دەکرێت ئەمان بە جوانی دەیڕژن و پاکژی دەکەنەوە. خاتوبەیان سەرپەرشتیاری ئەم گروپەیە دێتە لای مایکی گەلی کوردستان و زانیاریمان پێدەدا سەبارەت بە چۆنەتی ئیشکردنەوە ئەم ڕۆحێتە لە چیەوە سەرچاوی گرتووە بۆ ئەوی کە ئەمانیش لای خۆیانەوە بەشدار بن لە هەڵمەتی یاخود بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. خاتوبەیان بیتە لای مایکی گەلی کوردستانەوە فەرمونون خۆت و تیمەکەت ماندوو نەبی پێمان بڵێن ئێوە چۆن کۆبوونەوە و چۆن وەکو ژمارەیەک ژنانی کارمەندی تەندروستی بڕیارتانە کارێکی خۆبەخشی بکەن بۆی ئێوەش جێدەستیاندار بێ هاوشانی هەموو ئەوانەی کە لە ئێستادا لە سەنگەری بەرگری ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنان. پێشێکی سوپاسی کەناڵە جوانەکەتانەکەم کە هەمیشە پێشەنگی شتە باشەکانە باشە ئێمە مەجموعەیە ژنان بووین لە کەرتی تەندروستیە لە بەڕێوەبەر و لە مەسئول شوعبەکان و لە کارمەندان ئیداری بە تەندروستیەوە کە زانیمان ڤایرۆسی کۆرۆنا ڕووی کردوتە وڵاتەکەمان و لەگەڵ ئەوەشا جیهانە بە گیانی لە خۆبردووانەوە
بەخۆبەخشانە هاتین لەگەڵ دکتۆرە ڤارینا کۆنتاکتێکمان کرد پەیوەندیەکمان کرد کە دکتۆرە ڤارینیش بەشێکە لە فەرمانگەی تەندروستی سلێمانی چەند گروپێکمان هەیە ئێمە یەکێکین لەو گروپانە گروپی پاکشکردنەوەی شارەکەم هەموو شوێنەکان بە پێی پلان کە بەیانیانین بۆ ئێرە تعقیمەکرێت ئیتر بەرنامەمان هەیە بەبێ ئەوەی ئاگامان لەوە بێ کە ئێمەش ئەچینە ناو بەعزە شوێنێک کە پاکژەکەینەوە پۆزیتیڤیتیایە گوێمان لەوانە نەگرتووە بەخۆ بردووانە ئێمە پێش هەموو شتێ بەخۆبەخشانە هاتین لە دوای مانگێک بەڕێوبەری گشتی فەرمانگەی تەندروستی ئێستا کراوە بە ئەمریکا ئەم گروپانە ڕۆژانە دەگروپن لە سەندەری پەرەپێدانەکەەوە پلانمان هەیە بۆ ناو شار بۆ دەرەوەی شار بەپێی ئەو پلانە ئێمە چین پاکژی شوێنەکانەکەین لە چوارچێوەی گروپێکی خۆبەخشی بەڵێ ئێستا ڕێکخراون و تەندروستی سلێمانی سەرپەرشتی دەکا ڕۆژانە هەر شوێنێکتان بۆ دیاریکرێ و ئەرکەکانی خۆتان ڕای دەکەن بەڵێ بەگیانی لە خۆبردووانەوە من دەستخۆشی لەو شێرە ژنانەی کردی تەندروستیەکەم کە هاتوون لەگەڵ منە کە من پێم وتن وتیان ئێمە کێشەمان نییە ڕۆژێکە و ئەمڕۆ وڵاتمان هاتوتە بەردەم ئەم ڤایرۆزا وەکو برا پزیشکەکانمان ئێمەش کە کارمەندی تەندروستین و بەڕێوبەر و مەسوول شوعبە و کارمەندی ئیداری و کارمەندی تەندروستی قۆڵی لێ هەڵەکەین چەنە بۆمان بکرێ ئامادەین لەسەر چاو ماندوو نەبن دەستان خۆش بێ و نمونەتان زۆر بە ئێستا سەرقاڵی ئامادەکردن دەتوانن ئیشەکان تەواوکەن و ئێمە لەگەڵتان زۆر سواز ئەوەی کە بینیتان شێوازی ئیشکردن و چۆنەتی پێکەێنانی ئەم گروپە بووە کە ژمارەیەک ژنانی خۆبەخشی ناوکردی تەندروستی سلێمانین کە خۆیان گروپێکیان دروست کردووە و ڕۆژانە هەڵمەتی ڕشتن یاخود پاکشکردنەوەی شەقام و کۆڵان و بازار و ئەو شوێنانەی کە بۆیان دیاری دەکرێت ئەنجامەدەن ئێمە دەگەڕێینەوە لاتان. پامنێرمان کوردۆ علی کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵ ماوەی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە بە ئومێدی لەرساخی و تەندروستێکی باش و دەستی ماندووبوونی ئەو خاتونە بەڕێزانش دەگوشین ماندوو نەبن. ئەگەڕێمە لای میوانەکەم ئەگەڕێمە لای دکتۆرەوە دکتۆر پێشی کە بچینە لای ڕاستەوخۆکە باسمان لەوە کرد کە پەیوەندی نێوان پزیشکەکان لەگەڵ نەخۆشەکان ئاپچڕەوە بە ڕێزت ئاماژەت بەوە کرد کە لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەکانەوانێ زۆر جار نەخۆشەکانتان داوای چارەسەرەکەن یاخود داوای ڕێنماییەکەن زۆرترین ئەو کەسانە یاخود ئەو گرفتە تەندروستیانەی کە پەیوەندی بە بەڕێستەوە کرێت و داوای ڕێنماییەکەن گرفتە تەندروستەکان چین لەم کاتەیە؟ بڵێ هەڵبەت لەبەرەوەی وا من ئەتوان بڵێم لە یەکی سێوە نۆرینگەیان بینگەکی خۆم داخستووە هەفتەیەک پێشەوەی کە نۆرینگەکانی کە دابخرێ پێش قەدەقی هاتوو بەڵێ 35-36 ڕۆژە بێت بێگومان هەنێک لەو نەخۆشانە پێویستیان بە تەواوکاری هەبووە لە چارەسەرەکانیانە کە بۆیان کراوە تاو نەکراوە لە قۆناغەکانی ناوەڕاستی هەندێک جۆری چارەسەر هەیە بۆ نمونە دەمار بڕین پێویستی بە 2-3 سەردان هەیە لەوانەیە لە نیوەی قۆناغەکان بوو بێتین چارەسەرەکەی تاوا نەکراوە داخەوە یان هەنێکی کە هەیە کە ئتر وردە وردەدانەکانی کلۆر بوون و ئەوان نیشانەکانی هەوکردنوانی لەسەر پێبێت پەیوەندیەکەن لە وەکوتم لێستا توانم بڵێم زۆرینەی ئەو پەیوەندیانەیە کرێت کە یان ئازاری ددانەکانە کەش هۆکارەکە یان کلۆری دانەکانە یان بوونی هەوکردنە هەوێکی ڕاستەخۆیانە ڕاستەخۆ لە دانەکانە بۆ نمونە کەڵم ڕاستەخۆ لەوانەیە بە بۆنەی ددانێکی پڕکراوەوە بێت یان بە پێچانەدانێکی کلۆری پڕ نەکراوەوە بێت ناڕاستەوخۆ لەوانەیە لە ڕێی پووکەوە بێت یان ئەو نەرمەشانانی کە دەوری دانەکەیەوە بە شێوەیەکی باش خزمەتی دەمودانەکان نەکرێت و دانەکان نەشۆڕێت و بەردەوام وەکوتم ڕۆژی چەند ژەمێک زیای کردووە ئێستا تۆ شیرینی و نیشاستە و ئەو بابەتانە خۆی پێویستی بە خزمەتی زیاتر. دکتۆر دواتر باوردی باز لە کلۆربوونی دانەکەین چونکە لەو باوەڕیان بەشێکی زۆری گرفتە تەندروستیەکان لەم کاتەیە بگەڕێتەوە بۆ کلۆربوونی دان کە بەڕێزی شت ئاماژەت پێکرد لەم کاتەیە لەم کاتی کەرنتینە کە هاوڵاتیان لە ماڵەوەن چ گرفتێکی تەندروستی ددان وا پێویستەکە کە سەردانی نەخۆشخانە بکە یاخود چارەسەری کاتی بەس نییە بۆ ئەو کەسە. باش وەکو عرضم کردی ئەگەر پێویستی بە بڕینی دەمار بێت چونکە کاتێک کە پێویستی بە بڕینی دەمارە بێت دانەکان ئازارێکی زیاد لە حەدوو با بڵێن
لە توانای کەسانێک کە بەرگێ و ئازارە بگرێت ئەوە توانێت سەردانی نەخۆشخانەکان بکە یان هەوکردنێکی دانەکانی هەبێت یان ئاوسانی دوومچاو دانەکانی هەبێت یان هەر گرفتێکی تر کە پەیوەندیەکی ڕاستەوخۆی هەبێت بە ئازارەوە چونکە ئازار شتێک نییە کە مرۆڤ بتوانێت تەحملی بکات بە تایبەتیش لە بارودۆخێکی پڕ سترێس و ناڕەحەتی وەکو ئێستاە. باشە دکتۆر ئەگەر پێویست بە دەمار بڕین بکات ڕەنگە نەخۆشەکە لە ماڵەوانێ خۆی نەزانێ یاخود نیشانێکی هەیە بۆی کە ئەم دانە پێویستەکات دەمارەکەی شەوان خەبەریەکاتەوە خەوی لێ ناکرێت لە تاو ئازار هەر هەوکردنێک یان ئاوسانێک لە دانەکان و لە دوومچاوە ڕووبات هەستی پێکرێت لەلایەن نەخۆشەکەەوە و پلەی گەرمی بەرزەکاتەوە هەنێک جار ئەمە لەوانەیە دڵڕاوکی بۆ دروستکار لەگەڵ یەکێک لە نیشانەکانی ئەم پەتای کەستا هەیە بەڵام ئەتوانم بۆکوتم ئازار لە نیشانە سەرەکیەکانی ددانیە با بڵین یان هەوکردنی دانەکانە ئەو خەستەخانانە شکێستا کراونەتەوە بۆ خزمەتی هاوڵاتیانە بۆ ئەوەیە کە ڕەوشی تەندروستی و هوشیاری تەندروستیدان لە شارەکەمانان نەوەستیە بۆیە پێویستە وێڕای ڕێز و سڵاو و پێزانینمان بۆ بە ڕێزانە بەرپرسیارەتیەوە ڕووبکەینەوە نەخۆشخانانە پێویست ناکا بۆ سپیکردنەوە یان بۆ پاکردنەوەی دانەکان لە ئێستا ڕووبکەینە ئەوێ و قەرەباڵغی دروستکی. باشە ئەی دکتۆر ئەو گرفتە تەندروستانی کە لە ماڵەوە بتوانە خۆیان چارەسەریکەن یاخود چارەسەرێکی کاتی وەرگرن چی و چی؟ یەک دەرمانە کە توان لە دەرمانخانەکان کاری بکەن دوو خزمەتکردنی ڕۆژانی دانەکانە تر بە شتنی دانەکان بێت بە فڵچە و هەویریدان یان بە داوی پزیشکیە ئەمانە کە ئەتوانین ڕۆژانە خۆی بەکاری بێنێت و چەند جارێک لە ڕۆژێکە غەرغەرە بکات هەم بۆی وەکو یەکێک لە هۆکارەکانی بەڕەنگاربوونەوەی ئەم پەتایە کە تۆ پێویستەکە بەردەوام ناودەمت تەڕ بێ و هەم وەکو یەکێکی شە لە ڕێکارەکانی پاکژی لە ناودەمە. هەویری دانەکان دکتۆر هەر جۆرە بێت ئەبێت یاخود بەپی لە ئێستا هیچ فەرقێکی نییە کە کام جۆری بەکارەهێنێت چکە هەرێکێک لێمە هەویرێکی دانشتنی هەیە کە خۆی پێوەگرتە بیا هەستکات مرتاح بەکارێنێت ینی ئیسفادی لێکرد بە سوودی لێبینیوە و هەرێکێکیش لە ئێمە توانێت لەم کاتەیە گوێنە بەوەی کە ناڵا منەم هەویردانم تەواو بۆ بێ هەر و هەمان هەویریدان دەستکرد لە هەر دەرمانخانێک لەو ناوچەیەکی هەیت جۆرەها جۆری هەویری دانشتن هەیە گرنگ ئەوەیە کە تۆ دانەکانە بشۆی گرنگ ئەوەیە کە داوی پزیشکی بەکاربێنی چکۆکو وتم ژەمە خۆراکیەکان زیای کردووە لە ئێستا ئەو پێویستە ئاگاداری زیاتر بەکارهێنانی ئەو داوە پزیشکی بڵێ پەتکە لەناو خەڵکاوان ناسراوە دکتۆر دان شاش ناکات لەبەرەوەی پزیشکی بە جۆرێک دروست کراوە کە واکسی پێوەیە با بڵێن نەرمە دەزوەکە با بڵین داوەکە و ئەستوری ئەو دەزوەش لەوە کەمترەکە بۆشایی دروست ئەو کەسانی کە دانیان زۆر سفتە زۆر جارەڵێ پەتەکە ناچێتە بینی دانمەوە دانیان سفتانی زۆر نزیکن لێکەوە با بڵین کەپس بێت بێکەوە بۆشایی لە لێوانیانە نەبێت هەر ئەتوانێت داوی پزیشکی بەکاربێن لەبەرەوەی وا دیزاین کراوە کە هەم خڕە دەزوەکە و هەم واکسی پێوەیە کە وای لێکات بە ئاسانی بەکارهێنرێت. ئەی بەکارهێنانی دانپاکەریان زۆر جاڵە چیلکە ڕێگەیەکە وەکو ڕێگەکانی بەکارهێنانی پاکردنەوە بین دانەکان بەڵام ئەتوان بڵم ئەگەر چیلکە شت بەکارهێنا پلاستیکەکەی بەکاربهێنی باشترۆک لە تەختەکەی چکە چیلکەی تەختەکان کە لە بەداخەوە ئەتوان بڵم زۆر لە وڵاتی ئەمە بەکارهێنرێت بەتاوەتی لە چێشخان و ڕێستۆرانتەکانە کە ئێستا نییە بەڵام هەر کەسێک زۆرێک لە ئێمە لە توام لە ماڵی شۆ بڵم هەیەە چیلکەی تەختە کێشەکەی لەوایە کاتێکە تۆنیانی دانەکانی پێ پاکەیتەوە بەر تەڕایی دەم بکەوێت ئەو تەختەیە ئەخوسیە لەوانێ نوکی چیلکەکە زۆر جار بەجێ بنێنێت لە نێوان دانەکانەکەمە خۆی بۆ بەڵێ کەمە خۆی بۆ خۆی جارێککە هەوکردن بۆ پوکەکە دروستەکاتەوە پێویستەکات ئەو پارچەی چیلکەیە دەربهێنرێت پاشان پاک بکرێتەوە نێوانەکە. باشە دکتۆر شتێکی ترکە ڕەنگە بڵێم لە کۆنا زیاتر بەکارهاتەوە بەکارهێنانی سیواک سیواک لە ڕووی زانستیوانێت تا چەند دروستە بەکارهێنانی هیچ بەڵگەیەک یان هیچ سەرچاوێکی زانستی باسەوە ناکا کە سیواک خراپ بێت هەچ هۆکارێک بەکاربهێنرێت بۆ پاکردنەوەی ناودەم شتێکی باشە بەڵام سیواک
ئەبێت کە بەکارت هێنا پاک بکرێتەوە و بشۆرێت نەک هەیە بەداخۆ لە کەلتوریێمە زۆرەکە پاشێکاتەوە لە گیرفانیا هەڵێگرێت دوای جاری چێ بەکارێتەوە بەڕای منەوە شتێکی باش نییە و زانستیەن ئەوە غەڵەتە ئەبێ پاک بکرێتەوە یان بشۆرێت دوایەوە هەر سیواک بێت چیلکە بێت پلاستیک بێت تەختە بێ هەر شتێ بێت کە تۆ بتوانی نێوانی دانەکانی پێ پاک بکەیتەوە سوودی هەیە. باشە بۆ بەکارهێنانی فڵچە دکتۆر فڵچە چەند جۆرێکی هەیە کام جۆریان باشە و چەند مانگ جارێک بگۆڕێت باشتر زۆر گرنگە کە دوو مانگ جارێک چیلکەکان با بڵێن ببوورە فڵچەی دانشتنەکان بگۆڕێت لەبەرەوەی ئەو ڕیشاڵانی کە فڵچەی دانەکەی لێ دروست کراوە تەمەنی وایە 45 بۆ 60 ڕۆژە توانین دوو مانگ جارێک ئێمە فڵچەکانمان بگۆڕین و بەپی پێویستی نەخۆشەکەش هەیە بۆ نمونە دەمی تەندروستە چه دانی چه پووکی چه نەرمەشانەکانی ناودەمی هەمووی لە ڕووی تەندروستیەوە زۆر باشە پێویست ناکات فڵچەی زبر بەکار بهێنێ هەیە بە پێچەوانەوە با بڵین دانەکانی ڕەنگیان زۆر لەسەر نیشتووەیان پێویست بەوا کات پاکردنەوەی بۆ بکرێت لای پزیشکی دانەوە ئەوە بە پێی پێویستی نەخۆشەکە پزیشکەکە بۆیە ئەنووسێت کە چ جۆرێکی فڵچە بەکار بهێنێ و چۆن هێز بەکار بهێنێ لەگەڵ بەکارهێنانی فڵچەکە بۆ نمونە فڵچەی نەرم ئەگەر هەنێک هێزیش بەکار بهێنی ئاساییە بەڵام فڵچەکە زبر بێت پێویست ناکەبێت شوێک هێزی لەگەڵا بەکاربێنی چونکە کارەکەی خۆی کات و ئەو شوێنانی کە بووی دیاریکراوە پاکەکرێتەوە بێ ئەوەی کارێکی نەرێنی یان زیان بە پووک و بە شانەکانی دانەکەت زۆر کەس وا هەستەکاڵەیە گەر فڵچەکە بڵێ ڕق نەبێ زبر نەبێ دانم پاک ناکاتەوە ینی ئەم بیرۆکەیە غەڵەتە بیرۆکەیەکی غەڵەتە با بڵێن بەپی پێویستی نەخۆشەکە پزیشک ئەتوانێت بۆ دیاری بکات جواری و فڵچەیەکە بەکارێنی چۆن باشە ئەی دکتۆر فڵچێسە زۆرە لە کاتیتە دەرمانخانەکان یاخۆ لە بازاڕە فڵچە جۆری زۆرە هەیە کارەبایی یاخود هەیە هەر ئاساییە هەیە بەشی سەرەوەی فڵچەکە بەرزونزمی زۆرتیا هەیە ڕێکە ئەمە لە ڕووی زانستی و کامیان دروستە بۆی کە بەکاربێنێت سەریکە لە لێرە ڕکابەرێکی زۆر هەیە لە نێوان کۆمپانیاکانەوە بە خۆشحاڵی شەتوان بڵم زۆربەی کۆمپانیاکان کاڵاکانیان لە بازارەکانی هەرێمی کوردستانە دەستەکەوێت زۆربەیان باشن لێرە ڕێکلام بۆ هیچ جۆرێکیان ناکەین بەڵام ئەتوان بڵم کە دووبارە بەپی پێویستی نەخۆشەکە پزیشک ئەتوانێت بۆت بنووسێت جۆری فڵچەکەت نەرم و زبر بێت یان ستایلەکەی دیزاینەکەی ڕێک بێت گرنج بێت با بڵێن چاڵی بەرزی نزمیتیا هەبێت ئەمانە هەمووی هەرێک و بەکارێنانی خۆی هەیە و وەکو کارەبایی و دەستیەکەش جیازێکی ئەو تۆی نییە کاتی خۆی کارەباییەکە بۆ کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەکارهێنراوە زۆر توانای جوڵان و دەستیان نییە گۆشەی شتنەکە بەدەست خۆیان نییە بۆ ئەوانە بەکارهێنراوە بەڵام لە ئێستاتوان بڵم خەڵکی ئاسایش بەکاری هێنێ گرفتێکی نییە گرنگەوەی تۆدان بشویتە بە کارەبایی بێتیان بەدەست لە ڕۆژێکا چەند جار دکتۆر گرنگ بەلانی کەمەوە 2 بۆ 3 جار دانەکان بشۆرە ئەگەر بتوانێت دوای هەر ژەمێک بشۆرێ باشترە ئەگەر نالانی کەم بەیانیان دوای ناخواردن و شەوان پێشنست. زۆر باشە دکتۆر ئێستا ئەگەر باسێک لە کلۆربوونی دانکەیە چەندە پێشترا کەمێک ئاماژەت پێکە بەس ئێستا پێم خۆشە بە وردی باسیکەین بۆی کە هاوڵاتیان زانیاریکی تەواویان هەبێ هۆکارەکانی کلۆربوونی دان لە گەورەیەچێ و لە مناڵیش ئەگەر باسێکی بکەین. لە هەردووکە بەشەیەکی گشتی کلۆربوونی دان هۆکاری سەرەکیەکەی خزمەت نەکردنێت یان پاک و تەمیزڕانەگرتنی دانەکانە باش نەشتنی دانەکانە بە شێوەیەکی بەردەوام نووسنە بە دوای ژەمە خۆراکیەکانە بێ ئەوەی دانەکان بشۆڕێ چونکە ئەو پاشەڕۆ خۆراکیانی کە لە سەرڕووی دانەکانیان لە نێوان دانەکانە کۆبێتەوە ئەگەر نەشۆرێت و ئەو کەسە بخەیە بەسەریا بۆ نمونە ئەو با بڵێن مایکرۆفلۆرای پێوترێ و ئۆرگانیزمیان زیندەوەرانی بەکتریانی کە لە ناو دەمی مرۆڤ بە شێوەیەکی ئاسایی هەن دەستەکەن بە ترشاندنی ئەو پاشەڕۆ خۆراکیانە و ئەمە ژواکات کە لە سەر ڕووی دانەکە ئەو ترشاندنە ڕووبات ئەبێتە هۆی سوانیان خواردنی ڕووپۆشی دانەکان کەمینایە
و کلۆربوون لەوە دەست پێ. دکتۆر تەرشەڵۆکی گەدە هیچ کاریگەریەکی هەیە لەسەر کلۆربوونیدان؟ هەنێک حاڵەتی نائاسایی هەیە کە با بڵێن ئێڵن گیان زۆرە و کەسانە ترشەڵۆکی گەدە و ڕێڕەوی با بڵێن کۆندامی هەرسیان ئەگەڕێتەوە ناودەم یان ناو قورک ئەمانە هۆکارێکن بۆ ئەوەی کە ئەو ترشاندنە ڕووبات. بەڵام بە شێوەیەکی سەرەکی توان بڵم هۆکاری سەرەکی کلۆربوونی دانەکان نەشتنی دانەکان. نەشتنیدان تەمەەن هیچ کاریگەریکە یا هیچ ڕۆڵێکی هەیە تا بە تەمەنە ئەمڵی تەمەەن سەرکەوێت کلۆربوونیدان زیابکە؟ لە ڕووی بەرگریەوە کاریگەری ئەبێت لەگەڵ بەرە ژۆرچوونی تەمەنە بەرگری لەش کەمەکات ئەمەش وەکو هەر شوێنێکی تری جەستە دانەکانیش پێویستی بە خزمەتی زیاترە بێت لە تەمەنە یاخود ژوورەکانە بۆ ماوەیش بەڵێ دەوری هەیە بەڵام ئەتوان بڵێن بە شێوەیەکی سەرەکی ڕۆژانە 2 بۆ 3 جار دانەکان بشۆرێت لە هەر تەمەنێکا بێت. دکتۆر شتێکی ترکە ئێستا ڕەنگە بڵێم زۆر کەس کاتێکە خواردن و خواردنەوەیکی سارد بخوات یاخودی گەرم بخوارد ئەڵێ دانم ئازارێکی پێگا. ئەم ئازارێکە لە خواردنی سارد و گەرمە دروستە بێ هۆکارەکەی چییە؟ ئاڵبوونەوەی دانەکان با بڵێن هەستیاری دانەکان ئەمە زۆر جار مینەیدان با بڵێن ئەو ڕووپۆشی کە دانەکانی داپۆشیوە لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکانە بە تایبەتی کە ئێمە بەشێکین لە کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان مینەیدانمان تەنکە و ئەمە ژوا ئەکات کە با بڵێن هەستیار بێدانەکان بە تایبەتی ئەگەر ئەوانەی کە فڵچەی زبر زۆر بەکارەهێنن لە دانشتنە ئەتوان بڵێم ئەزێتی ڕووپۆشی دانەکان مینای ڕووپۆشی دانەکانەیەات و دوای مینە چینێکی کە هەیە کە پێوترێت کڕۆک ئەم کڕۆکە یان ئاجی پێوترێ بە عەرەبی خانە هەستیارەکانی دان لەم چینەیە کە تۆ ئەم فڵچە زبرە زۆر بەکار بهێنی مینای دانەکەت ئەسوێیان ئەڕوا بە هۆی بەکارهێنانی زەبر لە کاتی شتنە ئەمە واکات کە هەر بەرکەوتنێکی ساردی و گەرمی هەبێت بە هەستیاری بگوازرێتەوە بۆ کەسەکە و هەست بە ئازار بکات. زۆر باشە. دکتۆر کە زۆر جار لە مناڵاندا بە تایبەتی دانیان بۆ هەڵەکێشن پێش وەختە پێشوی کە دانەکەی خۆی بکەوێت دانەکان بۆ هەڵەکێشن ئەمە هەڵکێشانی دانەیەک کاریگەرێکی هەیە لەسەر هاتنەوەی ددانی هەمیشەی بە خواری کاریگەرێکی هەیە؟ بێگومان زۆر باشە کە واز لە تاکەکان بهێنرێت لە کاتی قۆناغی نێوان دانی شیری و دانی هەمیشەیە بە شێوەیەکی سروشتی دانەکان خۆیان بکەون بەڵام هەندێک جار پێویستە کات کە دانەکان بکێشرێت بۆ نمونە سەیرەکەی کە تەمەنی کەوتنی دانە شیریەکان و دەرهاتنی دانە هەمیشەیەکان لە دوای تەمەنی 6 ساڵیەوە بۆ نمونە باسەکەین جاری وا هەیە کە تەمەنی 7 ساڵی و 8 ساڵی شێشتە دانەکانی پێشەوەی بڕارەکانی نەکەوتووە شیریەکان ئەمە واکات کە دانە هەمیشەیەکان دوای بە شێوەیەکی خوار بێت یان لە شوێنێکی نائاسایی سەر دەرکە لەم حاڵەتەیە ئەگەر وا بوو پووکیان بەهێز بوو دانەکان لە قینیتیانە بوو ئەبێ بکێشرێت. ئەو کاتە دکتۆرە بە هەموو دانەکانی بۆ پێشرێت بەپی چەند قۆناغێکە بەپی چونکە لەم چەند ڕۆژەی پێشای گوێم لە دایکێکی بەڕێز و باسی لەوە کەوتی مناڵەکەم تەمەنی 11 ساڵە تا ئێستا دانی شیری نەکەوتووە بۆی هەیە بەڵێ بێگومان وەکوتم هەندێک حاڵەت هەیە کە سیرەکەی دانەکان چکە دانە هەمیشەیەکان تا کاتێکی دیاری کرا و با بڵێن نایەنە دەرەوە دواتر کە دانەکان بێنە دەرەوە پێویستەکان لە شوێنێکی کەوە لە شوێنە ئاسایەکی خۆیانێتە دەرەوە کاتە هەم ناڕێکێک لە دانەکانیا دروستەکات هەم دوای تووشی گرفتیەوەیە کاکە پێویست بە ڕێکردنەوەی دانەکان دانانی تەل و ئەمانە بکات. دکتۆر هەر لەسەر هەڵکێشانی دانەکە زۆر جار خانمانی دووگیان تووشی ئەو حاڵەتا بن کە ئازاریان بۆ دروستە بێ خانمانی دووگیان زۆر پرسیار لەواکەن لە کاتی دووگیانی ئەتوانن دانیان هەڵکێشن؟ ئەوش بە پێەوەی کە لێ ئەپرسێت کە ئایا دووگیانەکەی لە چەنە مانگایەتی یەکەم 3 مانگ و دووەم 3 مانگ لەگەڵ 3 مانگ 9 مانگەکە کراوە بە 3 بەشەوە یەکەم و 3 بەڕای من باش نییە کە کردە پزیشکەکانی تیا بکرێ لە دووەم 3 مانگیە ینی واتە لە مانگی 4ەم و مانگی 6ەم ئەتوانێت ئەگەر بڵێن
هەنووکەی بوویان با بڵێن حاڵەتەکە تاریک بوو ئێرجند بوو ئەتوانێت لەو کاتەیە ئیشە پزیشکەکانی بۆ بکرێەوە ئەگەر ناگە بتوانێت بە شێوەیەکی گشتی دوای سک پڕێەکەی ئیشەکانی بکات باشتر. باشە دکتۆر دوڕێنمایی خۆت بۆ تەواوی هاوڵاتیان بۆ گوێگرانت بۆ ئەو کەسانێک کە ئێستا لە کاتی کەرەنتینە و لە ماڵەوەن دوڕێنمایی بەڕێزت چێت؟ تەنها ئەتەم دەستی ئەوە خۆش بێت و هیوای ماندوو نەبوون بۆ برا و هاوڕێکان مەخوازم لە سەرجەم و ناوەندە تەندروستیانەکە بەردەوام لە خزمەتی هاوڵاتیانان ئێمەش لەشیان سا زۆر سپاسی دان بە خۆداگرتن و پابندبوونی هاوڵاتیانەکەین هەتا ئێستا تا ڕادێکی زۆر باشە توان بڵێن پابندن بە چ ڕێنمایە تەندروستیەکان چ ئەو ڕێنمایانی کە وەزارەتی ناخۆ لایەنە پەیوەندیدارەکان لە پێناو ساخت و سەلامەتی هەرێکێک لە ئێمەیان گرتوانەتە بەر داوایان لێکم کە پابند بن بە ڕێنمایەکانەوە و دان بە خۆیان نابگرن ئینشاءڵڵا سەرەکەین بەسەر ئەم ڤایرۆسەیە و هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان نەخوازم و چاوی ئەوشمان چەکەم. زۆر سپاس دەستەکانە خۆش بێ دکتۆر گیان بە هیوای لەش ساغی تەندروستێکی باش بۆ بەڕێزیشت. زۆر سپاس بۆ دکتۆر ڕەواد جەمال پزیشکی ددان و مامۆستای زانکۆ لە هەمان کاتە هونەرمەند. بەڵێ خۆشویستان ئێستاش پەیامنێرمان فەرحان حەمەخان کاوەشێکی ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێ بێ و بەیانیت باش ڕێکاری و ڕێنماییەکان لە شاری هەڵەبجە چۆن بەڕێوە دەچێت هاوڵاتیان تا چەند پابەندی ڕێنماییەکانن و نوێترین هەواڵ و زانیاریەکانیش لە هەڵەبجە بەوێن بوو بە بینەران گوازیتەوە. بەڵێ چین و سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەن لە دیارترین زانیاریەکان دوایەوەی کە لە ماوەی با بڵێن ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ 48 کاتژمێر قەدەغی هاتوچۆ پیادەی ڕاگەیاند. دوێنێ پارێزگاری هەڵەبجە ژمارەیەک ڕێنمایی دیکەی دەرکرد کە لە 6ی چوارەوە لە دوای کاتژمێر 12ەوە ڕێنمایەکان خراونتە بواری جێبەجێکردنەوە. ڕێنمایەکان خۆیان لەوە دەبینێتەوە بەسەر چەند تەوەرێکدا دابەش بوون. بەشێکیان پێوەستن بە مارکێت و دوکان و نانەواخانە و سەمونخانەکانەوە، بەشێکی دیکەشیان پێوەستن بە هاتوچۆکردنەوە چۆنێتی هاتوچۆکردن بە تایبەت لە پارێزگای هەڵەبجە بۆ پارێزگاکانی دیکە. بە پێی ڕێنمایەکان هەموو دوکانەکان سەمونخانە و با بڵێن نانەواخانە و مارکێتەکان دەکرێنەوە لە کاتژمێر 6 بەیانیەوە هەتا وەکو با بڵێن نزیکی ئێوارە بەکراوە دەمێننەوە و ئەو دوکانانەی کە دەکەونە کۆڵانەکانەوە لە 6 بەیانیەوە تاوەکو دەی شەو کراوە دەبن و هەموو ئەو سەمونخان و نانەواخانانی کە کراونەتەوە پێویستە ڕێنمایەکان جێبەجێ بکەن. لیژناوە بەشەکانی قایمقامێتی قەزای ناوەندی هەڵەبجەش چاودێری نانەواخانەکان دەکەن. ئەوەی کە جێگەی ئاماژە پێکردنە پێویستە هەموو مارکێتەکان دەستکێشی تایبەت بۆ کڕیارەکانیان دابنێن و مادەی تاقیمکردن لە بەردەم مارکێتەکانە دابنێن، پاشان ڕێگە بەوە دەدەن بکرێنەوە هاوڵاتیان بڕۆنە ناو مارکێتەکانەوە و پێداویستەکانی خۆیان بکڕن. هەرچی پێوەستە بە هاتوچۆکردنەوە بە پارێزگاری هەڵەبجە لە یەکێک لە خاڵەکان یاکە 6 خاڵە ئاماژەی بۆ یاوە هەموو جۆرە هاتوچۆکردنێک لە باڵێن لە هەڵەبجەوە بۆ شوێنەکانی ناو هەڵەبجە یاخود بۆ دەرەوەی هەڵەبجە بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ دەبێت کە پێشتر لە ڕێگەی چەند بەیانێکی جیاوازە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان هاتوچۆکردنی هاوڵاتیانی ڕێخستووە. و سەبارەت بەو کارە خێرخوازیانی کە دەکرێن لە پارێزگای هەڵەبجەدا پارێزگاری هەڵەبجە ڕایگەیاندووە دەبێت کارە خێرخوازیەکان بخرێنە ژێر چاودێریەکە کارگەڕەکانەوە پاشان ئەنجام بدێ و مۆڵەتی تەواویش درراوە بە هەموو ئەو ڕۆژنامە نووسانی کە ڕۆژانە کار و چالاکیەکان دەگوازنەوە. لە لایەکی دیکەوە ئێستا لە پارێزگای هەڵەبجە 18 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەن و ڕۆژانە لە سنتەری هەناسەی 24 کاتژمێری لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی با بڵێن لە ڕێگەی تیمە پزیشکەکانەوە هەموو جۆرە هاوکاریکی پزیشکیان پێشکەش دەکرێتەوە. پێی ئەو زانیاریانی لای منە کە من پاش کەمێکی دیکەش دەچمە ناو نەخۆشخانەکە باری تەندروستی و کەسانەی کە لە ناو نەخۆشخانەکان سەرجەمیان جێگیرە هەر 18 کەسەکە حاڵەتێکی باشیان هەیە، بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنا نین، سەرجەمیان توش بوون، بەڵام ڕێنمایی پێویستی پزیشکیان پێدەدرێت و چاوەڕوان دەکرێت وەکو پارێزگای سلێمانی و پارێزگاکانی دیکە دوای باشبوونی باری تەندروستیان ئەمانیش بگەڕێنەوە ناو ژانی خۆیان و با بڵێن درێژە بە ژانی خۆیان بدەن. ئێستا لە پارێزگای هەڵەبجە ڕێکاری تونتر گیرانەتە بەر دوای تۆمارکردنی حاڵەتەکان کە جێگەی دڵخۆشی بوو و ڕێکارەکان با بڵێن سوودێکی باشیان هەبوو بە ئاڕاستی
ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە با بڵێن بەپێ و بەیانانەی کە هەبووە تۆمار نەکراوە بەڵام کۆمەڵێک پشکنین لە پارێزگاکەوە وەرگیراون با بڵێن پشکنینی تایبەتن لە نەخۆشخانەی چارەسەرکردنی بریندارانی چەکی کیمیاوی نێراونەتە وەزارەتی تەندروستی بۆ یەکلا بکرێنەوە بەڵام بە شێوەیەکی گشتی تیمەکان توانیویانە کۆنتترۆڵیان بکەن و توانیویانە خزمەتێکی باشی ئەو نەخۆشخانەش بکەن کە توشببووی ڤایرۆسەکان بە هیوایەوەی کە هەموو نەخۆشەکان سەلامت بن و هاوڵاتیانی زیاتر پابندی ڕێنمایە تەندروستەکان بن. من ئەگەڕێمەوە لایەوە. پەیامنێرمان فەرحان حەمەخان سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیاریەکانت کە بەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵمان بووی. ئێستاشە چینە لای پەیامنێرمان کاروان لە کۆیە ئەویش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژمانایەتێت لە کۆیەوە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری کۆیەوە چین و لە هەمان کاتدا هاوڵاتیانی شاری کۆیە تا چەند پابەندی ڕێنمایی و ڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمن. بەڵێ سنوور سلااوان لێبێ هەڵبەتە دوای ئەو 48 کاتژمێرێکە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لەسەردا بۆی هاوڵاتیان لە ماڵەوە بمێنەوە و کەڕێن خۆیان کەرەنتینە بکەن هەڵبەتە دوایم 48 کاتژمێرە بڕیاری نوێ دوێنێوارە هەڵبەتە دیسان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بە کۆمەڵێک ڕێنماییەوە ڕێگای بە هاوڵاتیاندا کە لە ماڵەکانیان بێنە دەرەوە بۆ کاری زۆر پێویست. دوای ئەوەش قایمقامەتی قەزای کۆیە چەند بڕیار و ڕاستپاردەیەکی دەرکرد بۆ کاراسانی هاوڵاتیان هەم لەکردنەوەی دوکان و مۆڵەکان و هەم لە ئەو شوێنانێکەوە زۆر پێویستین و بۆ بابەتی ڕۆژی هاوڵاتیان بەکەڵک دێن. تا ئێستا هاوڵاتیان بە شێوەیەکی زۆر باش پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆن و لە ماڵەکانیان ماونەتەوە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکانن و ڕۆژانە بەڕێبەراتی تەندروستی کۆیە سامپڵی سەرجەم ئەو هاوڵاتیانە وەرەگرێت کە لە کاردان ویان گومانی ئەویان لێ دەکرێت کەوا بەهۆی بەریەکەوتن یاخود پەتایەکی وەرزیەوە لە نەخۆشخانەکاندا مابێتنەوە یان سەردانی نەخۆشخانەکان بکەن. هەڵبەتە لە ڕۆژی ڕابردووە لە شاری هەولێرەوە دوای ئەوەی دوو هاوڵاتی سەردانی ئەو پرسێ دەکەن کەوا هەبووە لە گوندی کارێزانی شاری هەولێر دەگەڕێنەوە سنووری قەزای کۆیە بەهۆی ئەوەی کە لەو سنوورە چێلگەی باغداری و بڵین زراعەتیان هەیە و دوای ئەوە کە ئەعلان ئەکرێت و ڕاگەندرێت کەوا ئەوانەی کە سەردانی ئەو پرسەیان کردووە بێن بۆ شاری کۆی و پشکنین بکەن و تا ئێستا پشکنیەکانیان نەگەڕاوەتەوە لە شاری هەولێر بۆی کەوا بزاندرێت ئایا ئەم هاوڵاتیانە هەڵگرن یا هەڵگرن. هەڵبەتە بە کۆی ئەو ڕێکخراوانی کەوا لە سنووری قەزای کۆین هاوکاریەکی زۆر باش یاخود بڵین حملەیەکی زۆر باش دەکرێت بۆ ئەو ماڵە هەژارانەی کەوا لە سنوورەکان لەلایەن ڕێکخراوەکانەوە بە تایبەتی لە ماوەی ڕابردووە ڕێکخراوی مرۆیی مام لە سنووری قەزای کۆیە هاوکارێکی زۆر باشی بەڕێوەبەرایەتی تەندروستی کۆی کردووە لە نێویشاندا ئەگەر بینە سەر ڕێکخراوێکی کە شێخ زەنجی کۆمەک و هاوکاری خۆی بەسەر ماڵە هەژارەکانی سنووری قەزای کۆی و لەگەڵەوەشە ڕێکخراوی ڕێباز فاوندیشن هەڵبەتە هاوکاری خێرخوازی بەسەر هاوڵاتیانی سنوورەکەیە دابش کرد. بە کۆی گشتی لە سنووری قەزای کۆیە کۆدەنجێکی زۆر باشەیە بۆ ئەوەیکەوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆڕۆنا ببنەوە هاوڵاتیان بەگشتی وە تا ئێستا دەتوانین بڵین هیچ توشبوویەک لە سنوورەکە تۆمار نەکراوە. ئەمەش بۆ پابەندبوونی هاوڵاتیان و شەونخوونی بەردەوامی هێزە ئەمنیەکان و کارمەندانی تەندروستی بەگشتی دەگەڕێتەوە. بەڵێ سنوور ئەگە پرسیارێکتە نەمابێت دەگەڕێمە لایەوە. سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ تۆ سپاس بۆ سەرجەم زانیاریەکانە بە ئومێدی لە ساغی تەندروستێکی باش بۆ سەرجەم هاوڵاتیانی کۆی خۆشەویست. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای تەوەری دومی پرۆگرامەکەمان ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر پاراستنی ئارامی دەرونی لە کاتی کۆرۆنادا یاخود بڵێ لەم بارودۆخە لە کاتی مانەوە و کەرەنتین لە ماڵەوەدا.
بێگومان ئەم مانەوەی لە ماڵەوە یاخود هەر بڵێم لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە تەواوی دنیای بەخۆی سەرقاڵ کردو و لە دوای ئەوەی کە هەرێمی کوردستانیشی گرتەوە کە ئەمە دڵە ڕاوکی و قەلەقێکی زۆری لە ناو هاوڵاتیانە بڵاو کردوانە کە ئەم قەلەقی و دڵە ڕاوکەیە یاخود ئەم ترسە کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر دەرونی مرۆڤ. ئێمە ئەمانەیە لەم پرۆگرامە باز لەوە بکەین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخەیە بکەین بۆ ئەوەی کە دەروونمان پارێزرا بێت یاخود بڵێن دەروون دروست بین، چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەیە بکەین بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە ئارام بین و لە هەمان کاتدا چۆن مامەڵە لەگەڵ منداڵانە بکەین بۆ پێی کە زۆر جار دایکان و باوکات یاخود بڵێم گەورەکان دادەنیشن باسی ڤایرۆسی کۆرۆنا دەکەن، باسی داتاکان دەکەن یاخود باستەوە دەکرێت کە هۆکارەکان و نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا کە ئەم مناڵانە لە بەردەمیانان یاخود گوێبیستی ئەم قسانە دەبن ترس و دڵەڕاوکی لە لای مناڵانیش دروست دەکات. ئەپرسی بزانیت چ کاریگەریەکی لەسەر مناڵانیش دەبێت وەکو کاریگەری لەسەر گەورە دەبێت، ئایا کاریگەریەکەی لەسەر مناڵان بە هەمان شێوەی گەورەکانە یاخود زیاترە یاخود کەمترە. هەر بۆ ئەمە بەسەش بە خۆشحاڵی و میانداری بەڕێز سەرکەوت قادرمان کردووە کە بەڕێزیان خوێندکاری ماستەرن لە کۆمەڵناسی. کاک سەرکەوت سڵاو لێبێ و بەیانیت باش. زۆر سپاس مامۆ سپاس. سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوونت. کاک سەرکەوت هەر لە سەرەتای وەکو پێشتریش ئاماژەم پێکەی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی دەنگۆی ڤایرۆسی کۆرۆنا کە سەرەتا لە چینەوە بوو دواتر ڕەنگە بڵێم ئێستا تەواوی دنیای گرتوۆتەوانێ و هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەوە ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسە ترس و دڵەڕاوکی و قەلەقێکی زۆری لە ناو خەڵکە دروست کرد و کە هاوکات ئێستا کەرەنتینەشی هاتۆتە سەرەوە مانگیەکە هاوڵاتیان لە ماڵەوەن. هەموو ئەمانە چ کاریگەریەکی هەیە لەسەر دەرونی مرۆڤ؟ بێگومان کاریگەری هەیە، چکەگەری مە سەرنجێکی زانستیان لە بابەتی نەخۆشەکە بین مادەم نەخۆشەکە مەرگ ئاسا، ینی بۆ نمونە داتاکان پێمان ئەڵێن کە ژمارێکی زۆر لە جیهانە ئەسەر جیهانی کرد بە گوندێکی بچکۆل لە هەموو ینی وڵاتێک نیە لەم جیهانەکە ئەم نەخۆشی تیا بڵاو نەبوو بێتەوە. لەبەرەوە جێگەی خۆەتی کە مرۆڤ مادەم خاوەنی هزر و ئەقڵا خاوەنی ئایدیا و تێڕوانینە جۆرێک لە شڵەژان جۆرێک لە ترسی هەبێت کەواتە ئەم بیرکردنەوە لە ئەو مرۆڤ ئەکات هانی بدا کە ڕێکاریان شێوازە لە شێوازگا بگرێتە بەر. ئەگەر سەرت بدەین لە سەرەتای بڵاوبوونی نەخۆشەکە کەواتە ترسیش تۆزێک زەرورە بۆی کە ڕێمایەکان ویستم سەرنجێکی زانستی بم لەسەر بابەتی هەم شڵەژان هەم ترس و هەم فۆبیا بۆمە کاتێک کە بابەتێکێتە ناوت پێشتر ئەم بابەتە ئەم نەخۆشیە وەکو بابەتێکی جیای نەناسرا بوو. ئێستا سەرەتا ئەمە بڵین لە سەرەتا کە نەخۆشیەکە هاتە ناو لە شاری سلێمان بڵێ کە نەفرێک بوو بە قوربانی دوای ئەو کە بوو بە 2 نەفر ئێستا 3 نەفریش بوونە قوربانی، یانی لە حاڵەتی شڵەژان و لەوە تێپەڕێسە بۆتە حاڵەتی بەرەو ئاسایی بەرەو ئیسیقرارێت ئەڕوات چکە هەموو بابەتێکی یان بڵێن هەموو نەخۆشیگە هەموو کێشێکێتە پێشەکە کە ڕوبەری ئەو کۆمەلگا بێتەوە ڕوبەری و تاکا بێتەوە سەرتاوەکو هەڵوێستەیەک یا وەکو هەڵوێستێک وەرێگرێت دوای ئەوە بەرەو کۆنتترۆلکردن و دوای بەرەو چارەسەرکردنی بابەتەکە ئەڕوا. کەواتە هەم بابەتی شەڵەژانەکە بەڕێی من کە ینی مافی ئەو تاکەی کە هەڵوێستەیەک وەرگی بەرامبەر ئەم نەخۆشیە مادەم مەرگ ئاستایە و قوربانی لە ئەکوێت و ژمار و داتاکان بە شێوەیەکی جیهانی کە پێمان ئەڵێن و ئیسەش کە جیهانی بابەتی زانستی پێشکەوت و لانی ئینتەرنێت و بابەتی طبی ئەوانە پێماڵێن کە ڕۆژانە بە هەزارەها و بە 2000 بە 3000 داتاکە پێ کە ژماری مردوەکە زیاکە بە تایبەتی یەکەم جار لە سین بوو ئیستا لە وڵاتانی ئەوروپا ڕێژەی مردن ڕۆژان بە بێگومان ینی مەبەستی من داتاکان مادەم مەرگ ئاسایە و خەڵک پێی ئەمرێکەواتە جێگەی خۆیەتی ئەگەر ئەو مرۆڤە هەم پێ قەلق بێت هەم پێشی بترسێت بەڵام ناوێت بگاتە خۆناغی فۆبیا ئێمە ئاگاداری ئەوە بین. باشەواتە کاکسەرکە دواتر باس لەوە دەکەین کە لە چ کاتێکە ئەگاتە قۆناغی فۆبیا بەڵام ئێستا پەیامنێرمان تەها لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەیە دواتر درێژە بە گفتوگۆکەمانی بەڵێ خۆشستان ئێستاش پەیامنێرمان تەها بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە تا سڵاو لێبێ و بەیانیت باش نوێترین هەواڵ و زانیاریەکان لە شاری هەولێر چیاوە لە هەمان کاتدا دانیشتوانی شاری هەولێر تا چەند پابندی ڕێنمای و ڕێکاریەکانن. بەڵێ سڵاو لێوەش دیارە دوای ئەو 48 ساعتەی توندەی قەدەغەکردنی هاتوچۆ لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕاگەیەندرا دوێنێ لە ساعت 12 شەوەوە دیارە قەدەغی هاتوچۆ سنوردار کرا بە جۆرێکە هەر پارێزگایەک ئیداری هەر پارێزگایەک ڕێشوێنی تایبەتی بەخۆی گرتە بەر کە چۆن مارکێت و نانەوەخان و سەمرخانە و هەروەها
هەموو ئەو خزمەت گوزاریانی کە پێویستە بۆ هاوڵاتیان دەستەبەر بکرێت ڕێگا پێ بدرێ بۆیە لە بەیانیەوەی ئێمە هەست پێ دەکەین کە جموجۆڵی هاوڵاتیان ئەنی تا ڕادەیەک فەقی هەیە لەگە 48 ساعتەکەی ڕابردوو و ئەوانەی کە سوپەرمارکێت و هەموو ئەوانەی کە پەیوەندی بە خۆراک و هەروەها پێداویستەکانی دیکەی هاوڵاتیان هەیە ئەوانە ڕێگا پێدراون و لە هەریەکە لەو توێژانش کە دیارە کاتێکی بۆ دیاری کراوە بۆ نمونە نانەوەخانەکان لە 6 بەیانیەوە تاکو 6 ئێوارە یاخود سەوزە و میوە لە ساعت 12 شەوە لە عەلوەکان تاکو نیۆڕۆ ڕێگایان پێدەدرێ هەموو ئەوانە دیارە ڕێشوێنیان بۆ دانراوە بۆ ئەوەی کە ئەو بەرکەوتنا دروست نەبێت و ئەو قەرەباڵغێکی پێشتر هەبوو یاخود پێشێلکارێکی پێشتر هەبوو لە قەتەغیکردنی هاتوچۆ کە مەترسی لە دەکەوتەوە دووبارە نەبێتەوە بۆیە وەکو ئاماژە بۆ کرد قەتەغیکردنی هاتوچۆ تا ڕادەیەک سنوودار کراوە بەڵام بەمەرج بۆەوەی ڕێگا لە هەموو ئەوانە بجیرێ بەتایبەتی لە هەولێر کە دیارە بەهۆی ئەو پرسەی کە لە گەڕشی کارێزان ئەنجامدرا دیارە دوو پرسە لێ هەبوو و نزیکەی 70 کەس بەهۆی بەرکەوتەی ئەو کەسانی کە لە پرسەکە بوون تووشی کۆڕۆنا بوون و بۆیە ئیدارەی هەولێر و هەروەها وەزارەتی تەندروستی و فەرماگەی تەندروستی هەولێر ڕێشوێنەکانیان تونتر کردووە بۆەوەی هەموو ڕێگە لە هەموو ئەوانە بگرێت کە سەردانی ئەو پرسەیان کردووە پشکنینیان بۆ زۆر لەو کەسانە کردووە کە لەو پرسەیە بەشدار بووینە هەر بۆ ئامادەکاری یاخود بۆ ترس لەوەی کە بەرکەوتەی زیاتر هەبی لەو پرسەیە دیارە جگە لە نەخۆشخانی ڕزگاری کە دوێنێ ئاماژەی بۆ کراوە تەرخان کرا بۆ کۆڕۆنا پێشانگەی نێودەوڵەتی هەولێریش بە هەمان شێوە وەکو یەدەک وەکو احتیاط ئامادە کراوە بۆ وانەی کە بە سوچی ئەو نەخۆشیە دەگرن و وەکو هاوکاریەک یاخود پاڵپشتێک بۆ شوێن نەخۆشخانەکانی دیکە واتە ئێستا لە هەولێر تقریبان 5 شوێن دانراوە بۆ کۆڕۆنا نەخۆشخانەی پێشمەرگەکە لە بەحرکەیە هەروە نەخۆشخانەی ئیماراتی و ناوەندی پشکنین و هەروەها بەداداچوون دیارە لە تەواوی ناوەندی هەولێرە ئەویش تەرخان کرا بۆ کۆڕۆنا لەگەڵەوانە هەموو خەسخانی ڕزگاریش لەگەڵ پێشانگەی نێودەوڵەتی هەولێر هەموو ئەوانە ئاماژەیەکن بۆەوەی کە گومان دەکرێت کە ڕێژەی توشبوون یاخود ئاشکرابوونی کۆڕۆنا لە هەولێر زیاتر بێت وە بۆەوەی ڕێگا بگرن و زیاتر تەشەنە نەکات وەکو ئاماژەم بۆ کرد قەدەغیکردنی هاتوچۆ وەکو هاوڵاتی ئاسایی تا ڕادەیەکی باش پابەندن یعنی تا شەقامەکان سۆلی تەواوی پێوە دیارە جگە لەوانەی کە ئاماژەم بۆ کرد هەروە ئەوانەشی کە موچە وەردەگرن ئەوەش کەوت دوێنێش وەزیری ناخۆ ئاماژەی بۆ کرد کەوانە ناسنامەیان پێبی و دیارە کە ئەو ڕۆژە چ وەزارەتە چ فەرمانگەی موچە وەردەگرن ڕێگا بەوانیژراوە بچن موچەکانیان وەگرن ئەوە تقریبا هەموو ڕێشوێنەکانە و چاوەڕوان دەکرێت کە لە 3 ڕۆژی داهاتوو ئەو 10 ڕۆژەش تەواوی کە دەی 4 دانراوە بۆ قەداغیکردنی هاتوچۆ ئەو کاتی دەمێنێتەوە سەر وەکو بەرپرسان ئاماژەی بۆ دەکەن دەمێنێتەوە سەر ڕێژەی توشبوون و ڕێژەی ئاشکرابوونی ئەوانی کۆڕۆنیان هەیە ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگە وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی بڕیاری تر دەدەن لەسەر ئایا درێژکردنەوەی قەدەغی هاتوچۆ یاخود گۆڕانکاری لە شێوازەکەی مەڵەوانە دەمێنێتەوە تا ڕۆژانی داهاتوو. بەڵێ تا سپاس بۆ پەیامنێرمان تەها کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی بە ئومێدی لە ساحوی تەندروستێکی باش بۆ سەرجەم هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست بەڵێ خۆشەویستان ئەگەڕێمەوە لای میوانەکەم بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان کاک سەرکەوت پێشێکە بڕۆینە لای ڕاستەوخۆکە باست لەوەت کرد کە ئەم قەلەقی و دڵەڕاوکی و ئەم ترسا ڕەنگە ببێتە هۆکارێک بۆ فۆبیا یاخود بگاتە ئەو ئاستی کە ببێتە فۆبیا کەواتە چ کاتێک ئەم دڵەڕاوکیەیە ئەگاتە فۆبیا یاخود چۆن نێڵین بگاتە ئەوەی کە فۆبیا دروستکات بۆن وەکو بەراوردێکی زانستی کە بۆ بەرچاوڕوونی زیاتر کە فۆبیانی ترسێک لە ڕادەبەدەرە کە ئەگاتە حاڵی تۆقین بۆن و کەسە ئەم بابەتی نەخۆشە کە سەرەتا هەر لە شاری سلێمانی یەکەم جا بڵێمێک کە حاڵت تۆمارکرات تقریبا تاکانی کۆمەلگا جۆرێک لە ترسێکی لە ڕادەبەدران لا دروست بوو هەرچەند ئەم شاز درسە من بە حاڵەتێکی خۆی لە حاڵەتی شەڵەژانە بێ هەڵوێز وەرگتن لە دوای هەڵوێستەکە بێتە بابەتی سەرنجدان زۆرجار لە هەنێک کەس یعنی لە سەرنجدان و هەڵوێستەکە تی ئەپڕێ بابەتی لە ترسەکە بابەت تۆقین ئەلم کاتەیە کێشەی بە دروستەکە چکە وەکو حاڵەتی ئاسایی خۆی نابین و کاربارەکانی خۆی لەدەست ئەیە و ناتوانێت کاربارەکانی خۆی لەگەڵ کەسانی کە بە شێوەیەکی ئاسایی مەیسەر بکە بۆ نمونە حتا لە ناو کارباری خەزانش هەموو علاقاتەکانیدا ئەبێ زیاتر بۆ کەسان خەمۆکیش کاک سەرکەوتەرە چێتەوە ئەو بابەتە خەمۆکی بابەتی ترە بەڵام بابەتی تۆقین یعنی زۆرترین کاریگەری لەسەر دەرونی ئەو کەس ئەبێت و لە هەموو علاقاتە کۆمەڵاتەکاندا ئەبرێ و لە چواردۆری تاو دووری ئەخاتەوە چکە
حاڵت تۆقین و حاڵتە ئەو حاڵەتەیەکە ڕوبەڕووی تاگە بێتەوە زۆر جار بۆهی کارەساتێکی سروشتیان هۆکارێکی مرۆییەوەیە یان بۆهی ئەم جۆرە نەخۆشیە بەهێزانەوەی کە حاڵی وای لە دروستە کە کاریگەری و لێکەوتەیەکی لەسەر خۆی ئەبێت لە ئیسەش و لە ئایندەشات چکە حاڵی تۆقینەکەەوە ئەکە کە ئەم لێکەوتە بەتاوەتی دای ببڕێ ئەگەر سەرنجبەی سەرەتای نەخۆشەکە جۆرێک لە شەڵەژانێکی توم لە ناو بەتایبەتی لە ناو شاری سلێمانیە بەڕێوە بکەین بە شارەکانی تر زیاتر پێوی دیار بوو من ئەم بابەتە بە بۆچی ئەگەڕێتەوە ئەوان لەبەرێکی یەکەم گیان لە دەستان یەکەم حاڵی بڵێ یەکەم حاڵی گیان لە دەستان بێ ئەم نەخۆشیە پێشتر نەبووە لەم شێوازە و مادەم بابەتی مەرگ ئاسایی تایە و کە ئیسەش بۆی میدیاکان و تەلەڤیزیۆن و سۆشیال میدیاوە کە سات بە سات بابەتی گیان لە دەستان و توشبەکان ئەگوڵ دواتر بازەوە دەکەین کە میدیاکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بارودۆخە بەس پێم خۆشە باز لەوە بکەم بزانم ئەم فۆبیایی کە بەڕێزت باس دەکەی یاخود ئەم دڵە ڕاوکی و قەلەقیە کە کاریگەری هەیە لەسەر دەرونی مرۆڤ کاریگەریەکەی درێژخایەنە یاخود کورتخایەنە لەگەڵ تەواوبوون و نەمانی ئەم ڤایرۆسەیە ئەم کاریگەریش کۆتایی هێت بابەتی شەڵەژان بابەتێکی سروشتیە یعنی هەموو مرۆڤێک بۆی هەیە بە شێوەیەکی ئاسایی دووچاری بابەتی شەڵەژان و تریز بێ بۆ منە خوێنکارێک کاتی لە تاقیکردنەوەیە دووجاری جۆرێک لە شڵەژان و پەشۆکان ئەبێ جۆرێک لە ترسی هەیە و بەمانایەک لە مانەکانی شڵەژان و ترس لانی باشی هەیە بۆن مەگەر خوێنکارەکە ترسی بۆی هەوڵی زۆرە ترسێ دەرنەچێ ینی زۆر جار ترسەکە لایەنێکی باش و لایەنێکی ئەرێنی هەیە بەڵام بابەتی تۆقین یعنی هێندە باڵایەکە و کەسە لاەنە ئیجابەکانی هێندە لە دەستەیە کە ناتوانێت وەکو کاروبارەکانی خۆی بە شێوەیەکی ئاسایی مەیسەر بکە کەواتە حاڵەتی تۆقینان بڵێن سۆشیال فۆبیای پێڵێنیان فۆبیای کۆمەڵایەتی یعنی ئەو جۆرێک کە ئەو کەسە ناتوانێت بۆ هەنێک کەسمانێت ترسی هەیە لە سەرکەوتن بە بەرزاییە یعنی بۆ هەنێک کەسمانەیە ناتوان سواری فڕۆکە بێت یانێ کەسمانەیە ناتوان سواری میترۆ بێ هەنێک کەسمانێ ناتوانێت بەناو مەسعەدی کارەبایی یا قادرمی کارەبایی کەواتە ئەمانە و کەسانی کە بۆچی پێڵن حاڵەت ئەم ینی ئەم حاڵەتی لەگەڵ کەسانی ئاساییە ناتوانێت بۆ مەگە 50 کەس بۆ شوێنە بڕوە ئەم ناتوانێت پێ بڕۆکاتم کەسە خۆی خەلەلیتیە ئەو کاتە چارەسەرەکەی چۆن چارەسەرەکەی بەڕاستی قورسرە چکە لێکەوتەیەکی دەرونی قورسی لەسەر ئەو کەسە ڕووسی ڕەنگە ئەم کەسە بۆی ئەوەی کەڵەکەبوونی کۆمەڵە گرفتی دەرونی پێشووترەوە ئەمەش زیاتر لە ڕووی دەرونیەوە زیاتر هیلە ماندووی کردبێت کە ئەم کەڵەکەبوونی ماندووبوونی دەرونیان بڵێ تەندروستیە بۆی ئەم کاریگەریە کە بۆی نەخۆشیە کۆبیان بۆی ڕووداوێک سروشتیەوە بێ یان بۆ جارێک سارێک لە بەردەمیان دەعمەکان گەڕ ئەگرێتر ڕەنگە نەتوان سواس ئەو سیارە بیان یان بە فڕۆکەی بڕوە یان بە شەمە نەفرێک بڕوە ئەمانە ئەم کەسە دایم ئەم حاڵەتانە لە زەکی خۆیان دووبارە ئەکاتەوە بۆی عیلاقاتە کۆمەڵاتەکانی زۆر دابڕێت زۆر ئەم کەسە بەرەو گۆشەگیری و بەرەو خودتەنیایی ئەڕوایان بەرەو ئەوە ئەڕەکە تاوتەوە لە هەموو لایەنە کۆمەڵاتەکانی خۆی دابڕێ زۆر جارواش دەکە کە لە بلۆ بازن کۆمەڵاتی کاتیاتی تەنە لەناو خێزانێکی خۆشە خۆی بە پلە دوو پلە سێ داهێنێ ئەمانە لە هەموو کۆمەڵگەیشە هەنێکمان هەیە لەم جۆرانە کە زۆربیان گرفتی دەرونیان هەیەیان یان نەخۆشە دەرونەکانەیە کە زیاتر ئەم بابەتانە و کوڕداوە سروشتەکان و کۆم نەخۆشیانە زیاتر لێکوتە لەسەر ئەم کەسانە هەیە کە بە زۆر لە جۆرەکە بە نەخۆش دەرونەکان و ئەناڵێن زۆر باشە کاکسەکەوت ئێستا باسێک لە ڕاگەیانەکان و تۆڕە کۆمەڵاتەکان کە بزانین ڕاگەیانەکان و تۆڕە کۆمەڵاتەکان بە شێوەیەکی گشتی و سۆشیال میدیا تا چەند توانیوێت یا تا چەند ڕۆڵی هەبوو لەم بارودۆخەیە ئەگەر ڕۆڵەکەی بە پۆزتیڤ یاخود ئەگەر بە نێگەتیڤ بێ وە کامیان زیاترە ڕۆڵی پۆزتیڤی زیاترە یاخود ڕۆڵی نێگەتیڤ وەڵڵاهی توانین بڵێ هەردوو لایەتیایە پێم وابێ لە نێگەتیڤەکەی زیاترە چکە دەیان بەلێشا و تەلەڤیزیۆن سەتلایتمان هەیە و بەلێشا و سۆشیال میدیامان هەیە کە زۆر لە ماڵەکان یعنی زیاتر لە چەند کەسێک بەکاری ئێنێ و ئەمانەش ئەنووسێ بەپەلە بەپەلە زۆرجار ئەو کەسە تووشی پەشۆکان ئەکانی ئەمانە کێشن و زۆر نقلکردنی هەواڵەکان زۆر لەسەر ێسەکانی زۆر ینی ئەوە هێندە خەڵک هەستیاری و ئاگایی توش بووە زۆرجار وەکو بابەتێکی قەلق بوو یان بڵێن لە ترسێک لەو بابەتە بۆ خۆی هەژماری ئەکا یەکێک لەو بابەتانی کە ئیسا جێگەی سەرنجە بۆ هەموو کەسێک یعنی داتاکانی مردنە بۆ ئەگەرم نەخۆشیە داتای مردنیتیانە بۆ خەڵکان بە شێوەیەکی زۆر ئاساییتر سێریانە کرد بەڵام چونکە داتای مردنیتیایە بەتایبەتی لە وڵاتانی ڕۆژئاو وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و کەنەدا ئایسا نەخۆشیە بە زیاتر ئەوەی گرتوێتوانێ ڕەنگە کاکسەکەوت بەشێکی ترسەکەش یاخود لە ڕاوکێکەوە بێت کە وڵاتە ئەوروپیەکان لە ڕووی زانستی پزیشکی و زۆر لە پێشەوەن لە چاوڵاتانی بڵێ تازە پێگەشتووە کە ئەوان ڕێژەی مردنیانەونە زۆر بێت
ئەم ترس و دڵڕاوکیە زیاتر دروستەکە. ئێمە کێشەیەکمانێ ئیش بە داتا ناکەین، ئەوان دەمێک ئیش بە داتا ئەکەن بۆن هەم لە دایکبوون هەم مردن بەلایەن و ئاسەیە کە بە داتا هەژمار ئەکرێت. لە ئێمە کێشەمان لەوای هێشتا بابەتی داتاییمان زۆر سەرەتاییە، یعنی ئێمە هەر لە بابەتی داتالەوە بەکارڵی فلان شوێن زیانی لافاوێکلیا ئەو نەکەس زیانی بەرکەویان زیانی مادەکان ئەوە زیانی گیانەکان ئەلەو شێوازن. یعنی ئێمە داتا مرۆیەکان یان داتا ژمارەکانمان زۆر بەکەمی بەکارێنەوە، یعنی بابەتێکی زانستیمان لەگەڵا پێشینەمان نەبوو لەگەڵ ئیسش ئەکەم نەخۆشیارەتە پێشەوە داتا و ئامارەکان زۆر ورد و دەقیقن کە سات بە سات بۆت ئەگوازێتەوە و تاکی وڵاتانی تازەکەش سندویان بڵێم ئەم وڵاتانی کە وڵاتانی خۆمانن زۆر دەستپەنجا لەگەڵ ژمار و داتای ڕانهاتووە و زیاتر من قسم لەسەر میدیاکان یا چکات تەلەڤیزیۆنەکان باشترن و بەدەیان پسپۆری زانستی بۆ منە پزیشکەکان پسپۆرانی کۆمەڵایەتی و لایەنە زانستیەکان شەوانە قسە ئەکەن، ینی بۆ منە ڕێنماییکاری ئەو کۆمەڵگەیە بەرچاوڕوونیان ئێنێ تا ڕادێک باشن، بەڵام ئەوەی کە سەرنجی منە لەسەری ڕۆڵی نێگەتیڤەکەی سوۆشیال میدیایە کە زۆر ئەو کەسانی کە بەکارێنن هەرزەکارن، یعنی بڵێ ئەو کەسانی کە بەکارن لە ڕووی لە تەمەنێکی مناڵان، یان بڵین ئەوانەی کە ئایپاد و ئەوانە بەکارن کە هەم لیارەکانشە بەکارن هەم سەیری سوۆشیال میدیا ئەوانە ئەکەن، بەتایبەتی ڕنگدانوی ئەم ژمار و داتانێک کە بەتایبەتی داتای مەرگ ئاسایە بۆن منە هەردووی لە فەڕەنسا زیاتر لە 1000 کەسی تێپەڕەنەوە ژماری مردووان. ئەمە دۆخێکی شڵەژان لای بەتایبەتی لای ڕێگەزی مێینە و لای هەرزەکارەکان و لای مناڵ دروستەکە کە پێویستە خێزانەکان هێندە وشار بن کە کۆمەڵگە پێویستی بەهێمنی کۆمەڵایەتی پێویستمان بە سەقامگیری هەیە. بیریشمانەچێت لە دوو ڕۆژی ڕابردووە کە دەنگوێک لە تەلەڤیزیۆن بڵاو ئەبێت لە شاری سلێمانیە بۆ ئەڵێ خەسخانەکان ئەوەیتیانە ئەوەیتیانی زۆرێک لە هەواڵێک ینی یاخود ئەم 48 کاتژمێرەی ڕابردوو کەوتیان گازی سارین بڵاوکرێت بەتاکی جانی من بویستم ئەم قسێ بگانی بڵاوکردنەوەی بانگەشیان لە زمانی بڵێ واتەوە دیان بڵین کەوت کاتمان زۆر کەماوە پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باسێک لەوە بکەیت کە چۆن مامەڵە بکەین لەم بارودۆخەیە بە شێوەیەکی گشتی بۆ گەورەکان و لە هەمان کاتا چۆن مامەڵە بکرێت لەگەڵ مناڵەکاندا بۆی کە ئەم بارە دەرونیە کاریگەری لەسەر مناڵانیش نەبێت. بە شێوەیەکی گشتی مادەم ئێمە ئێستا زۆربەی تاکانی کۆمەلگە لە ناو خێزانان و لە دەرەوە نین، باشترین ڕێکار ئەوەی هێمنی ناو خێزانەکان پارێزین، چونکە خێزان سنتەری ڕاگررتنی ئەو لایەنە دەرونی ئەو بارە دەرونی کە ناو تاکانە هەیە. دووەمیش هەوڵ بین کاتەکانی خۆماڕێخین کە بەو هێندە بە هەواڵی لاوەکیەوە خەریک نەبین. زۆر جار ناو خێزان کێشەی نیە، بەڵام بۆی بڵاوبوونی هەواڵێکەوە ینی تاکی کۆمەلگە هێندە هەسیار بوو ینی ئەمەندە هەواڵی بەپەلە بەپەلە بڵاوکرێت و هێندە هەسیار بوو کە خۆشی نازان چی لە خۆیەکە وەکو ئەوواڵی کە دوێنێ بڵاوکرێکە نازان بغازی سارین ئەڕژێت ینی یان ئەوەی کەوت لۆ ساعتێکە خۆراک لە سەمایکردشتەکان، ینی ئەمە جۆرێک لە ناوەشیاری تاکانی کۆمەلگەشما بۆ نیشان ئەیەکەیە. ئێمە هێشتا هێندە وشارین کە مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم نەخۆشیە بکە کە هێندە مەترسیدارە هیچ بابەتێک ناناسێ کە مەرگ ئامێزە تووشی ڕوودا و تووشی کارەساتمان ئەکە. پێویستە کاتەکانی خۆمە لە ناو خێزانەکانە بەڕێبەرین و خێزان و کۆمەلگەی پێویستی بەهێمنی و پێویستی بە ئۆقرەی سەقامگیری هەیە. من داوای ئەواکەم کە شیرازی خێزانەکان هێندە بەهێز بە بتوانێت ڕوبەڕووی ئەم گرفتانش بێتەوە کە لە کۆمەڵگی کوردیشە بۆ ناساوین کە دێها مەسات و دیان ناخۆشیمە بینیوە کە توانیمانە هەر بە ئەو توانای کە ناو خێزانەکانمانەیە بتوانین تێپەڕین. دەستەکانە خۆش بێ کاکسەرکەوت زۆر سپاس مادومان کردی، سپاس بۆ سەرجەم ڕێنمایی و زانیاریەکانت، زۆر سپاس بۆ سەرکەوت عەبدولقادر خوێندکاری ماستەر لە کۆمەڵناسی، سپاس مادومان کردی. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای پەیامنێرمان عومەر کە بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە. عومەر سڵاو لێ بێ و بەیانیت باش فەرمو و نوێترین زانیاریەکان لە لای تۆ چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. مانگە لە سلێمانی بەڕێوە چێ ئەو چالاکانش لە چوارچێوەی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە. ئەگەر چی تا ڕادەیەک بە چاو دوو ڕۆژی ڕابردوو جوڵی هاتووە لەسەر شەقامەکانەوە خەڵکێکی زۆر لەسەر جادە ئەبینێ، بەڵام بەپی بڕیارەکەی پارێزگای سلێمانی کۆمەڵێک ڕێکار و بەندی جیاواز دانراوە بۆ کاسبکاران کە کار بکەن. ئێمە بۆ زانیاری زیاتر بۆی کاتەکە بین بە لەشکر حەمید کە سەرۆکی تیمە هاوبەشەکانی قامقامێتی قەزای مرکزی سلێمانە زانیارەکان لە وەرگرین بزانین ئەم جوم و جۆڵە بۆ چییە و چێ کاری ئەتوانێت کار بکاوە ئەو ڕێکارانە کامانن کە پیشەوەرێک بێ کارکایان کاسبکارێک بێ کار بکات لە
ئەسنای کارەکە بێت چی بکە هەموو ئەمانە لەوە پرسین کاک لەشکر سپاس بۆم کاتت لەبێ زۆر سپاس جوڵەیەکی جیاواز لە دوو ڕۆژی ڕابردوو لەسەر جادەیە ئەمە پەیوەندی بە چێوەیە ئێوە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بۆ ئەو تەوزیحاتەی کە پارێزگای سلێمانی دوێنێ کۆمەڵک بەندی دەرکرد چ ڕێنمایەکتان هەیە چۆن تەوزیح دەن زۆر سپاس بەنسبەت ئەو جوڵەی کێسایە بەڕەسان نەزانن دوو ڕۆژی ڕابردوو لە ماوەی چلۆش کاتژمێرە کە دواتر درێژ کرایەوە دوان ساعتی تریش هەموو جوڵێک وەسا بوو هەموو خواردنگە و مارکێت و فڕمی سەمون و نانەخوان و تەنها ئەوانەش وەسا بوون هیچ جوڵێک نەمابوو تەنها ئێزانامنیەکان و کارمەندانی سەحا و ئەو کەسانی کە پێویستن لە ئێشەگیریە بن هەموو جوڵێک وەسا و بەڵام لە دوایەوە دوایەوەی وەزارەتی ناوخۆ بڕارێکی دەرکرد و پارێزگای سلێمانی دەسەڵاتیەوە بە یەکەی دارەکان ئەو شوێنانەی کە پێویستن بەپێی پێداویستی ژیانی هاوڵاتیان بکرێتەوە سامڕۆ لە پارێزگای سلێمانی نانەوخانە و مارکێت و فڕمی سەمون و دوکانی سەوزە و گۆشتفرۆش و کۆمپانیەکانی دابشکاری ڕێوشێنی پێسیان بۆ دانراوە کاری خۆیانەکەن بەپێی ڕێنمانەی کە لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە بۆ هەموو سێکتەرەکان دانراوە ڕێوشێنی پێویست گیراوەتە بەر بۆی کە لە دەروی سنتەری شار لە ناو سنتەری شار هەوکو ڕابردوو شوێنەکان داخراوە بەڵام لە دەروی سنتەری شار لە گەڕەکانە بۆی کە پێداویستی ژیانی هاوڵاتیان دابینکەن لەکوێ داخراوە لەکوێ دانەخراوە ببوورە تەنها لە ناو سنتەری شار کە ئەم بازنەی ناو بازاڕەگرێتەوە لە پاڵاسەوە هەتاکو فولکی یەگرتن و لێوە گەڕێتەوە بەڵێ ناو سنتەر داخراوە بەڵام هەموو کۆڵانەکان کراونەوە ئەو شوێنانەی کە ڕێگە پێدراون لەوانە فڕنی سەمون نانەوخانە مارکێت میوەفرۆشەکان لەگەڵ گۆشتفرۆشەکان هەروە کۆمپانیەکانی دابشکردنی خۆراک کە خۆراک دابشەکەن بەسەر ئەو شوێنانەیە باشە کۆمەڵی خەڵکی زۆرە بینی یە پرسیار لە ئێوە کە لە قایمقامێت داوای ڕێپێدانەکە ئەمە تەبیعەتی چۆنە ئەچێتە کام خانە بۆ نمونە کابرا ئەوێ سەرتاشخانە توانێت بیکاتەوە بۆ نمونە ساڵۆنەکان توانن بیکەنەوە بۆ نمونە کابرا ئەچێتە سەر باخەکە ئەتوانێت بچێت کابرا دوکانێکی هەیە خۆی مارکێتەکە توانێت بیکاتەوە بەڵام لە ماڵی دوورە لەو شوێنە ئەمانە چۆن ڕێکخراوە بەنسبەت ئەو ڕێنمایی کە لەلایەن پارێزگای سلێمانی و هەم ئەو ڕێنمانی لەلایەن قایمقامەتی سلێمانی دەرکراوە بە ڕوونی ئاماژە بە هەموو حاڵەتەکان دراوە بەنسبەت سەرتاشخانە و ساڵۆنەکان تا ئێستا بڕیان نەدراوە بکرێتەوە بەردەوام هاتاکو بڕای لەسەر درێ تەنها ئەو شوێنانە بۆیانەیە بکرێتەوە کە ئاماژەم پێیا بە تایبەتی نانەوخانە و فڕنی سەمون و مارکێت و گۆشتفرۆش و میوەفرۆش و کۆمپانیەکانی دابشکاری خۆراک بەڵام ئەو کەسانی کە هێن بۆ ئێرە کۆمەڵێکاوەکو باس کرد بۆ شوێنان ڕێگە پێدراونیە هەنێکی تریشیان ئەوانەی کە بە پێی ڕێنماکان ڕێگە پێدراوە هەر کارێکی پێویستیان نەبێت سەردانی چاودێری بازرگانی بکەن چونکە سەلاحەتی پێدانی مۆڵەت درراوە بە چاودێری بازرگانی و ئاسایشی هاوری باوکاری قایمقامەتی سلێمانی هاوڵاتیان توان سەردانی هەیە بکەن بۆ ڕاپەڕانی ماڵەکانیان ئەوانەی کە بە پێی ڕێنمایەکان ڕێگە پێدراون هەنێش سێکتەری تریشەیە پێویستی بە مۆڵەت پێدان نیە بۆ نمونە کێڵگە پەلەوەریەکان لە بەندی حوتی بڕیارەکانی پارێزگای سلێمانی ئاماژەی پێدراوە کە تەنها وێنەی لە مۆڵەتەکەی پێبێ خاوەن کێڵگەکە ڕێگە پێدانی بۆ کرێ کاراسانی بۆ کرێلان هێزەمنیەکانەوە کارگەکانی خواردن کاراسانیان بۆ کرێلان هێزەمنیەکانەوە بە تایبەتی کارگەکانی ئاو کارگەکانی خۆراک کارگەکانی ئالیک و خواردنی پەلەوەر بە شێوەی گشتی کاراسانیان بۆ کرێ ئەو شوێنانی تریش کە بەنسبەت باخ و زراعەتەوە خۆراک بۆ نمونە جبسێ کارگەی ئەمانە مەبەست لەو کارگانێ نەخێر تەنها کارگەی خۆراکوانەی کە پێویستن بە تایبەتی شیرەمەن و شیرەمەنی و ساردەمەنی ئەو خۆراکانی کە پێویستن لەگەڵ ئاوەکان بۆ نمونە خۆراکی ئامە دەکراوە تا ئاسا نەکراوەتەوە باشە ئەگەر هاتە ینی کەسێک ویستی بچێت بۆ سەر کارەکەی و لە چوارچەوەی ئەو ڕێنمانە بوون چۆن وا ئەکرێ هێز ئەمنەکان قەنەعەتکەن کە ئەمە بۆ ویشاچێت یانێ بێت چی پێبێ ئەو شوێنانەی کە ڕێگە پێدراون پێویستە بۆ سارەکانیان مۆڵەتی بڕایەتی چاودێری بازرگانی پێبێ بە پێ و مۆڵەتە کە ئاسایشی ئابووریش بەشدارە بەڵام ئەوانەی تر کە کارمەندەکانیان نەگوێزنەوە لە کاتژمێر هەشتی بەیانی بۆ 6 ئێوارە ڕێگە پێدراوە لە کاتژمێر 6 ئێوارە بۆ 12 هەموو جوڵە گەوسێنرێ لە 12 شەویشەوە بۆ 6 بەیانی زموزۆڵ احتیادیە بۆ کاری پێویست و ئەو کەسانی کە کاری کشتتوکاڵیانەیە لە دەروی پارێزگای سلێمانی لە لادەکانی دەروی پارێزگای سلێمانی لە 12 شەوە بۆ 6 بەیانی توانن سەردان بکەن بە مەرجێک تەنها بۆ کاری کشتتوکاڵ و بۆ کاری پێویست بێ بۆی هێزەمنەکان هاوکاریان بکەن باشە بۆ نمونە کابرا دوو کەسە یان سێ کەسە و مناڵێکی لەگەڵا ئەوێ بچێتەوە لادەکی خۆی ئەتوانێت بچێتەوە لە ئەمڕۆ سبەی ئەم 4 ڕۆژە کە قەدەغی هاتووە یاخود ئەبێبی خاتە سەعات 12 هێزەمنیەکان چاودێری ئەوەکەن بازگەکان چاودێری ئەوەکان گفتوگویان لەگەڵا کراوە ئەو کەسانی کە ئازانن بە مەبەستی کاری کشتتوکاڵی سەردانی لادەکانەکەن کارەسانیان بۆکەن بەڵام بۆ کاری سەیران و گەشت نەبێت یعنی نابێ مقەڵی لە پشتی سارەکە بە بڵێ چم بۆ باغداری بەدڵنیاییەوە تۆ عیلەیەک هەمووی خۆی حازرکردوێ بۆ گەشت و پێنجی بەیانی بڕوا لەلایەن هێزەمنیەکان و ڕێگان پێ نادرێت باشە با پرسیارکەین تا دەی مانگ بە هەمان ڕێکاری پێش 4 سەعاتەکە قەدەغی هاتووە بەردەوامە
بە دڵنیاییەوە بەردەوامە بە زۆک و باسم کردەوە سێکتەرانەی کە پێویستە ڕێ و شوێنی پێویستی بەدانراوە. باڵێ دوایین باشە با پرسیارکەین سەبارەت با ڕێکارە تەندروستیەکان بۆ ئەو شوێنانی کاکرێتەوە ئەوش گرینگە ئێوە ئەمانە چۆن چاودێریانەکەن چۆن بە دواداچوونەکەن ڕێنماییتان چیان پێوتون ئەو شوێنانی کە بە پێی ڕێنمایەکان کراونەوە ئێمە ئاگادارمان کردنەوە پێویستە هەموو ڕێشەکانەکانی خۆپارێزیان تیابێت کە بە گرنگترینیان بەکارهێنانی کوڵاو و دەستکێش دەمامک موادی معقەم دروستنەکردنی قەرەباڵغی لە ناو شوێنەکانیانە ڕێخستنی کاروباری ناو شوێنەکانیان بۆنە لە ناوخانەکانە نابێ هاوڵاتی بچێتە ناو نانەخانەکەەوە نابێ ئەو کەسێک کە نانەیە دەستی بەرپارەکەیە لە مارکێتەکانش بە هەمان شێوە نابێ قەرەباڵغی دروست بێ پێی مەساحی مارکێتەکە هاوڵاتی بچێتە ژوورەوە لە هەموو شوێنەکان کە کراونەوە پێویستە هەموو مەرجەکانی خۆپارێزی تیابێ گرنگترینیان پاکخوانی کەسێتی و کوڵاو سەدرێ دەستکێش دەمامک دوای ئەوەش کە قەرەباڵغی دروست نەکرد لەو شوێنە بەریەکەوتن دروست نەکرێت تەنەفوسێکی باشە بێت لە شوێنەیە هاوگۆڕکە هەبێ بۆی کە مەترسی بڵاو بوونەوە نەبێت. ئەگەر پێچەوانی ئەمانە بوون ئیجراعاتیە هەر شوێنێک پێچەوانی ڕێنمایەکان بێ ئەمە ڕاستخۆ لەلایەن بەڕێز قایمقامی سلێمانیەوە دەسەڵاتمان پێدراوە شوێنەکەی داخل ئیجراعات یاسایی لەگەڵاکەن. باڵێ زۆر سوال لەشکر حەمید کە لەگەڵ هەڵبەت ئێمە لەگەڵشتانین بۆ یەکێک لەو چالاکیانەی کە ئێوە بەسەریەکەنەوە بەڵێ ئەوەی کە گوێتان لێبوو هەموو ئەو زانیارێ گرنگانن کە کەسێک بێ کارێک کەسابەتێک بکە لەم چەند ڕۆژێک کە لە بەردەممانە و قەدەغی هاتوێ ئەبێ بە قسەی ئەمان بکە پێچەوانی ئەمە شوێنەکەی لێ داخرێەوە هەروەها بەرچاوڕوونیشیدا کە هەموو کەسێک دەتوانێت کە لە سوارچەوەی ئەمە بێ کارەکەی بکەوە ئەگەر کەسێک شوێنیشی دوور بێ ئەبێ لەگەڵ لیژنە ئەمنێکا بۆ تەنسیقیان بۆ ڕێکارە بێ کە لی تێبگەن ویان بەڵگەیەکی پێ ببۆن و منە مۆڵەتی کارکردنەکەی پێبێ بۆ ئەوەی لیژنە ئەمنەکان هاوکاری بکەن بەگشتی جموجۆڵێکی تا ڕادەیەک جیاواز لە دوو ڕۆژی ڕابردوو لە سەرجادەیە هەموو یەگەڕێتەوە بۆ ئەو ڕێنمایی کە دراوەتە هاوڵاتیان و ئەو دەسەڵاتی کە لە سنووری پارێزگاکان پەیڕەوەکرێ بۆیە هاوڵاتیان بە دوای مەعیشەت و کاری خوانەوەن و ئانەیە پرسیارکەن سەبارەت بەوەی چۆن بتوانن سوود لەو کاتە وەربگرن بۆ ئەوەی ژیان بەرە و ئاسایی بچێتەوە ئەگەرچی هێشتا چنوور هەڕەشەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناودایە و پێویستە هاوڵاتیان پابند بن بە ڕێکارە خۆپارێزیەکان و ناکرێت دەستەوەستان بین لە بەرامبەر یاخود خەمسار بین لەسەر ئەوەی ڕێنمایەکان جێبەجێ نەکەین. بەڵێ پامنێرمان عومەرکەریم کە بەشێکی ڕاستەوخۆ لە سێمانیۆ لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکەت بۆ لەشکر حەمید سەرۆکی لیژنە بەشەکانی قایمقامەتی سلێمانی بە ئومێدی لەش ساغی و تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک بە ئومێدی ئەوەی کە پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان بن کە چەند ڕۆژێکمان ماوە بە ئومێدیەوەی کە بتوانین هەتا دەی مانگ ئەم ڕێنمای و ڕێکاریانە جێبەجێکەین و لە دوای ئەوە شەوانێ ئەو کاتە چاوەڕی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستانە بین بزانین چ ڕێکاری و ڕێنماییەکی نوێ دادنێن. پرۆگرامی ئەم ڕۆژمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن تا سبێنەوە با پرۆگرامێکی نوێنەوە خزمەتەوەی ئازیز و خۆشەویست شاد و ئاسوودە بن خواتان لەگەڵ.